لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە گرفتمان هەیە لەگەڵ ستۆدیۆکەیە ناتوانین لایڤەکە لە ستۆدیۆ بکەین اینجا بۆیە هەر لە ڕێی فەیسبووکەوە و دەنگی من بە دەنگ بەشدارە لەگەڵتانە و لەگەڵ کاکاوەیە و ئەم بابەتەی کاکاوە یەکێکە لەو بابەتانەی کە زۆر پێویستە بۆ فیلمسازان کە بە تاسووقەوە جۆی لێ بگرن هەر وەکو بابەتەکەی کاکەی بەهار چونکە سینەما بۆ فرۆشتنە بۆ بە بازارکردنە اینجا ئێمە ئەگەر ڕێکاری بە بازارکردن نەزانین و لە فێڵەکانی تێنەگەین و نەزانین چۆن پێی بگرین سینەمای کوردی بازاری سینەمای کوردی پێناگات و سینەمای کوردیش هەر بە ئیفلیجی ئەمێنێتەوە هەر لە جێ خۆمانە ئیشەکەی و بۆ خۆمانیەکەی ئینجا لێرەوە من پرسیار لە کاکاواکەم کاکاوە گیان بۆ ئەم بابەتە هەڵبژار پێگەی فستیڤاڵ ئەمڕۆ لەناو فیلمسازی جیهان و بۆ کورد چەند پێویستە زۆر سپاس کاک سەرکەوتیان وڵا ئەوەڵەن دەستخۆشانت دەکەم بۆ ئەم بابەتانە هەموو جارێک من ئەڵێم کە لە فیلمسازان بابەتانە دایانێ و ئەم باسانە یعنیتە ئاراوە زۆر سپاس دەکەم سڵاو ڕزمە بۆ هەموو ئەو دۆستانەی کە ئەمان بینن و من ئەبینن و دەنگی تو ئەبیستن ڕێزمە بۆ هەمووتان بابەتی فستیڤاڵ زۆر بابەتێکی گرنگە بەڵام بۆ جۆرەی کە تۆزێک بایەخی کەم پێدراوە لە نێو سینەمای کوردستاندا و تۆزێکیش بە لاڕێە چووە یعنی باسایە کاتوتە پێشەوە تۆزێک شتەکانی بردو بە لاڕێە من ئەم شەوە لەسەر ئەوە قسە بکەم کە ئەم فستیڤاڵانەی کە مەسەرەن ئێمە ئەمانەیە بەشدار بین فیلمێکمان دروست کرد تو کە فیلمێکت دروست کردووە هێشتا لە ئەوەڵی ڕێگەدای یعنی فیلمەکەت کە تەواویش بوو هێشتا لە ئەوەڵی ڕێگەدا ئەتەوێت چی بکەیت لەم فیلمە ئەم فیلمت بۆ کوێ دروست کردووە بۆ چی دروست کردووە ئایا ئەتەوێت مەسەرەن لە سینەماکانی کوردستانە عەرزی بکەی و نمایشی بدەی یانە ئەوە ئەتەوێت مەسەرەن بینەریە دەرەوە لە وڵاتەکانی ترا لە فستیڤاڵەکانە بەشدار بێت و بینەری کەی بێت وە لە وڵاتایەکی کەوە پارەی خۆ دەربێنێتەوە بەهەرحاڵ ئەو شتێک کە زۆر گرنگە بۆ بەلایەوە من ئەمێ قسەی دەکەم ئەلئانیت بەڕاستی هەموو شتێک لە ئینتەرنێتدا هەیە یعنی تۆ هەر شتێک سەرچێکی سادەی بۆ بکەی لە ئینتەرنێتە ئەیبینی و پایەکەی گەورەترین شتێک کە من ئەمێ قسەی دەکەم باسایەکە کە لە ئینتەرنێتە زۆر دەست ناکەوێت و ئەبێت ساڵانێکی زۆر یا مەسەن لە بوارەکە ئیشت کرد بێت تا بۆ جێگا بگەیت تا بۆ شتە بگەیت کە بزانی کە ئەم شتە چییە ئەم شتە چۆنە ئەم شتە هینە یعنی ئەوە کە پێگەی فستیڤاڵ چییە هەمومان ئەزانین چونکە فستیڤاڵێکی لەو ڕێگانەیە کە فیلمی تۆ ئەناسێنە بە تەواوی دنیاوە بڵاوی دەکاتەوە لە دنیا باسی دووەمێک کە هەمانە ئەوش ئەوەیە کە ئایا هەموو فستیڤاڵێک شایانی ئەوەیە کە تۆ فیلمەکەتی بۆ بنێری یان نا چۆن ئەبێ بەشداریکردنی فیلمەکەت دەست پێ بکات کە زۆرترین دەستکەوتی بێت بۆ فیلمەکەی تۆ نە ئەوە کە مەسەرەن دوایی باسی دیەکە مەسان تۆ ئەگەر لە فستیڤاڵێکی چکۆلەی شارێکی چکۆلەوە دەست پێ بکەی زۆر شتا لە دەست ئەدەیت ئیتر ناتوانێت ئەو فیلمێ خۆت لە فستیڤاڵە گەورەکانە بەشداری پێ بکەیت چونکە شەرت و شرووتیان هەیە فستیڤاڵەکان ئەگەوایە ئەم شتانەی کە ئەم شەو من ئەوێ باسی لێ بکەم بەعام لەسەر ئەوەیە کە فیلمێکە دروستکرا ئەمانەوێت چی لێ بکەم جا دوو دانەشت هەیە هەمیشە تێکەڵەکرێت یەک خەڵاتدان ئەسەن لە فستیڤاڵە یعنی خەڵاتدان دوو شێوازی خەڵاتدانمانەیە شێوازێک لە فستیڤاڵە شێوازێک ئەوەیە کە لە مەراسمێکە سەرمۆنیە و ئەم دوو شتەکە تێکەڵەکرێت وەکو ئەوەیە کە مەسەرەن ئەڵێن کەن ئۆسکار فستیڤاڵن نا کەن فستیڤاڵە ئۆسکار مەراسمێکە سەرمۆنیەکە بۆ خەڵاتدان جیاوازەکان چی جیاوازەکان ئەوەیە کە لە کەن یان مەسەرەن بەرلین لە ڤێنیس ئەو فستیڤاڵانەی کە بەم شێوازە بن کە ژووریەکیان هەیە بۆ 10 ڕۆژ بەڕێوە ئەچێت فستیڤاڵەکە و ژووریەکی دابینەکەن ئەو فیلمن لە هیچ شوێ دنیا بڵاو نەبووەتەوە یەکەم جار لەو فستیڤاڵە نیشان دەدرێت بەڵام لەو شتانەی کە وەکو ئۆسکارە وەکو گۆڵدن گلۆبە وەکو بافتایە وەکو سێزارە سێزاری فەڕەنسە
ئەمانە خەڵات بەستابش ئەەکەن بە سەر فیلمەکانە و ئەو فیلمانە لەسەر سینەماکان عەرز کراون ئەگەوە ئەوان هەم فستیڤاڵ نین ئەوان سەرەمۆنین یعنی سەرەمۆنی ئەوۆرد زیندەواکە بەس خەڵات دەدەن فستیڤاڵ وەکو کەن و وێنیز و بەرلینوانە ئەو حاڵەتەیە کە فیلمەکان هەڵەبژێرن لە هیچ شوێی دنیا نەدراوە دە ڕۆژ لە فستیڤاڵەکەی خۆیان نمایش دەدەن وۆرد پرێمیر یعنی یەکەم نمایشی جەهانی ئەو فیلمە لەویا ئەبێت و لێوە دەست پێەکەن گروپێکی ژووریان دابین کردووە ئەو ژووریە لە ڕۆژی ئاخری اختتامیەکە ڕۆژی تەواوبوونی فستیڤاڵەکە خەڵات دابشەکە مەسەر ئەو 22 فیلمە یا 20 فیلمەی کە لە بەشی ئەسڵین و بەشایەکی کێشیانە مەسەن لە بەشێکمانێ بنێن نۆعی نگاه ینی ئەبێتە جۆرێکی تر دیتن لە ڤێنیزا بەخشی ئوفۆقامان هەیە فڕۆمی پێڵن لە بەرلینیشا بەشێکی ترمان هەیە یا بەشایەکیان هەیە مەسەن بۆ فیلم ئەوەڵیەکانن بەشێکی ئەسڵیان هەیە کە 20-22 دانە فیلم هەڵەبژێندرێت و بەشایەکی کێش لەوانە دوای فستیڤاڵەکە ڕۆژی ئەختتانی ڕۆژی تاوابوونەکەی خەڵاتیان پێندرێت پس یەک باسەکە ئەوەیە کە ئۆسکار بەفتا گۆڵدن گلۆب سزار ئەوانەی کە خەڵات ئەدەن لە یەک شەوا بەرگوزارە بە لە یەک شەوا بەڕێوە ئەچێت ئەوانە فستیڤاڵین ئەوانە مەراسمێکن بەرنامەیەکن بۆ دابشکردنی خەڵات سەرەمۆنی ئەوۆردز لەواقع فستیڤاڵ وەکو کەن و ڤێنیز و بەرلین و ئەوانەیە کە فیلم هەڵەبژێرن و دە ڕۆژ فستیڤاڵ بەڕێوە بن عەرزی فیلمەکان ئەکرێت لە تەواوی دنیاوە ڕۆژنامەنگار شوزانم شیکاری فیلمەکان دوا فیلمسازەکان دیستریبیوتەرەکان و زۆر کەس لەو فستیڤاڵە بەشداریەکەن کە لەو دە ڕۆژە فیلمەکانە بین لە ڕۆژی ئاخریشا جایزیان پێدەن و خەڵاتیان پێدەن وەکو دوێنە شەو فستیڤاڵی ڤێنیز تەواو بوو و خەڵاتەکانی دابەش کرد دای دە ڕۆژ کە فستیڤاڵەکە بەڕێوە چوو ئەگەوە ئەم دوو شتەمان لە یەکجیا کردەوە دواوە حتا فستیڤاڵایەکمانەیە وەکو تۆرنتۆ ئەلان تۆرنتۆ خەریکە بەڕێوەچێ خەڵاتیش نادات بەڵام زۆر گرینگە دوایی پێتان ئەڵم بۆچی ئەم گرنگەیە تۆرنتۆ یەکێک لە گرنگترین فستیڤاڵەکانی دنیا دواوە ئەو خەڵاتیش نا یەک خەڵاتیانەیە بژاردەی بینەرەکان بێجگەلەوە هیچ شتێکی کە نادات بەڵام فیلمەکان زۆر بە پێیان خۆشە لە تۆرنتۆ بەشداری بکەن لەبەر خاتیەوەی کە بازاڕی فیلمیان هەیە بازارێکی گەورەترین بازاڕی فیلمی ئەمریکای شمالی لە فستیڤاڵی تۆرنتۆیە بە جۆرێک ئەڵێن تۆرنتۆ ڕێگایەکە بۆ چوونە نێو ئوسکار بۆ فیلمەکانی دەرەوەی ئەمریکا بەڵام کاک کاوەجان فەرموو بەردەوام بە کاک سەرکوت هەردوو چەپکەکە چی وەکو سێرەمەنی و چی وەکو فستیڤاڵ کە خاڵات دابەشەکە لە لای کەمپانیەکانی بەرهەمهێنن و لە لای وێنماکان ئەیجنتەکان و لە لای ئەو گروپانەی کە فیلمەکان بەڕێوە ئەبەن یان بڕایکردنی فیلم بەڕێوە ئەبەن هەر ئەو دوو چەپکەکە گرنگە پێویستە بۆ ئەوەی ئەو بەرهەمە هەڵسەرکێنن ئەگەر ئیتر ئایا نووسینە بڵێ سیناریۆیە سکرین پلەیە یاخو فیلمێکە و کەسێک خۆی کردوێتی لەسەر گیربانی خۆی و گەشتۆتە ئەو ئاستە بەڵام کەمپەنیەکانی تر کاستەکەی گروپەکەی نووسەرەکە دەرهێنەرەکە هەر هەمویان متمانە دروستە بێ لە لای ئەوان یعنی کرێدت دروستە بێ پێدوانیە بەسوابێ بەڵێ هەردووکی زۆر گرنگە زۆریش مهمە یەک گرنگیەکانی ئاوا بڵێم ئەگەر لە فستیڤاڵا بێت بۆ فیلمەکە زۆر گرنگە لەبەر خاتری ئەوە کە ئەو فیلمە لە دوایی کە عەرز ئەکرێت لە دنیا ئەڵ لە فستیڤاڵی کەنە بەشدار بووە یا خەڵاتی کەنی وەرگرتووە یا خەڵاتی ڤێنیزی وەرگرتووە لە دابەشکردن و بڵاوکردنەوەکە زۆر گرنگە چونکە ئەو کۆمپانیایە لەسەر ئەوە مانۆر ئەدەن لەسەر ئەوە لە ڕێکلامەکانیانە دایەنن بۆ ڕێگاوە ئەتوانن فیلمەکە زۆرتر بۆ خەڵک گرنگیەکەی بناسێنن و ئەوانەی کە لە سەرۆمۆنیە کریدیت ئەدا بۆ دەرهێنەرەکە بۆ پرۆدیوسەرەکە بۆ شتەکان بۆ فیلمای داهاتویان یعنی کە تۆ خەڵاتی ئوسکارت وەرگرت ئیتر بۆ بزانە دەیان کۆمپانی بە شوێن تۆ دادن کە فیلمی داهاتوو چییە
وەرە لەگەڵ ئێمە کارکە وەرە لەگەڵ ئێمە ئیشکە مەسەڵەن ئەلا ئەسغەری فەرهادی لە کاتێک ئەو یەکەم ئوسکاری وەرگرت ئیتر تەواوی ژیانی گۆڕدرا بە یەکدا ئەسڵ بوو بە ژیانێکی تر بوو بە شتێکی تر ئیتر ئەو بە شوێن پارەدا ناچێت کۆمپانیەکانن دێن بە شوێن ئەسغەری فەرهادیدا بۆ ئەوە کە بتوانن بێنن چونکە هەر فیلمێکە دروست بکە ئەڵێن کەسێک کە براوەی ئوسکار بووە یعنی لەنێو شتەکانی خۆیانە دایان ئەمە براوەی ئوسکار ئەسغەری فەرهادیە فیلمی تازەکەی هاتوۆتە سەر شاشە یعنی هەردووکی زۆر گرینگە بەڵام ئەوە کە من ویستم ئەو شتە بڵێم ئەو بوو کە کوتم تۆزێک تێکەڵاوەیەک هاتوۆتە پێشەوە کە ئوسکار مەسەڵەن لەگەڵ کەن وەکو یەک نابێ بسەلمێنین ئوسکار شتێکی کەیە کەن شتێکی کەیە بەڵام ئەلان لەسەر ئەوە قساکەم کە ئێمە چه فستیواڵهایەکمان هەیە و ئەم فستیواڵانە چەندێک گرنگن لە دنیا چه تایبەتیایەکیان هەیە و شتایەکیان بەلایەوە هەیە کە زۆر گرنگیان ئەکاتەوە ئەم فستیواڵانە بۆ گۆرە من یەک دەقە شاشەکەی تۆم لەدەستدا کاکە سەرکەوت بزانم ئۆکێ ئەوە هاتەوە بەهەرحاڵ پێم وایە بە تۆ دەنگی منت بە باشی هەیە لە ڕێگای فەیسبووکەکەوە ئەلان گوێم لەدایکدا نانە گوێم لەدایکدا کاتە پێویست بوو قسە بکەی زۆر باش بۆ دەنگەکانمان تێکەڵ نەبێ بە نۆبەت قسە بکەین کە بۆ بینەرەکانمان تۆزێک هین نەبێنێت پێشەوە بەهەرحاڵ ئێمە فیلمێکمان دروست کردووە ئەمانەوە بینەرین بۆ فستیواڵ ڕێگای ئەمە چییە؟ گەورەترین شت ئەوەیە کە تۆ لە چ ڕێگایەکەوە ئەمان بکەیت فیلم وەرگرتن لە فستیواڵەکان چەند ڕێگای هەیە ئەوەڵین ڕێگای وە سەرەکی ترین ڕێگا و باشترین ڕێگا ئەوەیە کە تۆ کۆمپانیەکت بێت کەسێکت بێت کە کاری بڵاوکردنەوەی فیلم بۆ فستیواڵەکانە یعنی فیلم لە فستیواڵە ئەرزاکات کۆمپانی هایەکان لە دنیادا بەسکاریان ئەوەیە کە فیلمەکان ئەنێرن بۆ فستیواڵەکان و ئەمانە بەس جیالەوە کە کۆمپانی بڵاوکردنەوەی فیلم ئەوە شتێکی ترەکە لە سینەماکانە لەگەڵ ئەوانە بڵاویەکاتەوە ئەو باسێکی ترە ئەمان لەگەڵ فستیواڵەکان یعنی ئەمانە باسێکیان هەیە بە نێوی دیستریبیوتەری بەس هینن فستیواڵەکان ئەگەوا بێت ئەبێت باشترین ڕێگەوەیە کە تۆ لەگەڵ کۆمپانیەکی کە بڵاو دیستریبیوتەر بۆ فستیواڵەکانە لەگەڵ ئەوە پەیوەندیت بێت ئەوان عەقدێک لەگەڵاکەن گرێبەستێک لەگەڵاکەن ئەڵێ ئێمە ئەم فیلمەی تۆ بۆ فستیواڵەکان ئەنێرین ئەگەر ڕۆیشتە فستیواڵ فرۆشتکرد مەسەڵەن ئەو دەرسەد لە فیلمەکەت وەرەگرین یا ئەو دەرسەد لە فرۆشی فیلمەکەت بە ئێمە بدە و زۆر شتایکە جا باسێک کە دێتە پێشەوە ئەوەیە کە تۆ ئایا هەموو کەسێک کۆمپانی هێنا کۆمپانیانەی کە فیلم ئەنێرن بۆ فستیواڵ هەن زۆر هەن لە دنیادا بەڵام ئێمە چۆن دەتوانین لەگەڵ ئەوانە پەیوەندی بەرقرار بێت تەنها ڕێگای ئەوەیە کە لەگەڵ ئەوانە فیلمەکەت بنەری وە ئەوان فیلمەکەتیان پێ باش بێت یعنی ئەوانش دائنیشن بیر لەوەکەنەوە ئایا ئەم فیلمە ئەتوانین وەریبن دوای ئەوان بیر لەوەکەن ئەم فیلمە بۆ چه فستیواڵهایەک باشە لە چه فستیواڵهایەکە ئەتوانێت وەربگیرێت شاید مەسەڵەن بۆ کەن و ڤێنیز ناتوانین بین بەڵام بۆ بەرلین باشترە ئەمە بنێرین و دەکاری فیلمسازی و ئەم باسی فستیواڵەوانە بەڕاستی کارێکی زۆر زۆر هینیەوە کارێکی زۆر قورسە و زۆر پرۆفێشناڵە و زۆر هینیەوە تااقەتیەوێت یعنی ئەگەر تۆ ساڵێکی سینەماییمان هەیە ساڵی سینەمایی لە فستیواڵی کەنەوە دەست پێکات ئێمە ساڵی مەسەلەن سەری ساڵ کە دەست پێکات لە ژانڤیەوە دەست پێکات بەڵام ساڵی سینەمایی لە کەنەوە دەست پێکات یعنی معمولەنیش لە مانگی پێنجە لە مانگی مەیە بەهەرحاڵ لەو ساڵی سینەماییە کە فیلم کەنەوە دەست پێکات تا ساڵێکی تر هەمووی فستیواڵەکان بە دۆری یەکایتە ئەڕوان یعنی تۆ فیلمەکەت کە ئەوەڵ ئەنێری بۆ کەن ئایا وەریەک لە دەوەری ناگرێت وەری نەگرت دوای ئەوە ئەبێ بیر لەوە بکەوە کە بۆ چ فستیواڵێکی یعنی تۆ کەنا ئەو کەسێک کە بڵاوکەرەوەی فیلمەکەی تۆ بۆ فستیواڵەکانە ئەو ئەتوانێت ئەم کارە بکات یعنی پرۆگرامێک دابنێت بۆ ئەو فیلمەی تۆ و بڵێت من لۆ ئەوانە هێنێرم
جا ئەم کەسانەی کە بڵاوکەرەوەی فیلمن سایتێک هەیە بە نێوی سیناندۆ لەوێ تەواوی ئەو کەسانەی کە بڵاوکەرەوەی فیلمن و بڵاوکەرەوەی فیلم بۆ فستیواڵەکان و ئەمانە لەوێ کۆمپانیەکانی خۆیان سەبت کردووە و تۆ ئەتوانین لە ڕێگەی سیناندۆ بڕۆی لەوێ پێیان بکەی بەڵام بۆ ئەوە کە بڕۆیتە نێو سیناندۆ بە پارەیەک بدەیت مەسەرەن بەش هینێکی کریدیتێکی مەسەرەن ساڵانەی هەیە ئەو پارە ئەدەیلی تۆ ئەتوانین بڕۆی ئەوێ دانە ئەم کۆمپانیانە پێیاکەی ئیمەیلیان هەیە ژمارەیان هەیە و ڕێگەی پەیوەندیان هەیە مەسەلا ئەگەر تۆ لە کوردستان بی یا لە ئێران بی یا لە باشوور بی خۆ عادەتەن لەگەڵ کۆمپانیایەک باشتر کار بکەیت کە ئەوان زۆرتر ئەو ناوچەیە بناسن بە فیلمی ناوچەکەی تۆ بناسن و یا مەسەلا کۆمپانیەکی ئێرانی بێت کۆمپانیەکی تورکیایی بێ عێراقی بکە ئەوان زۆرتر ئاشناییان هەیە و تۆ بتوانین لەگەڵیان زبان قسە بکەیت بتوانی بۆیان هینت بێت ستیتمنتت بێت یانە قسەکردنت بێت دواوە ئەم کۆمپانیانە لە سیناندۆ تۆ ئەتوانی پێیان بکەیت بەڵام شاید زۆریشیان لەگەڵیان پەیوەندی بکە ئاسان جواب بدنەدەنەوە بەهەرحاڵ ئەمە وەکو بەشی پارە جۆرکردن بۆ فیلمدروستنە ئەم ڕێگایش ڕێگایەکی تۆزێک سەختە بەڵام ئەگەر تۆ لەگەڵ کۆمپانیەک توانیت ڕێکەوتی ئیتر ئەو بۆ خۆی کارەکان ێباتە پێشەوە و ئەوە باشی ئەوەیەکە ئەو لەگەڵ پرۆگرامەری فستیواڵەکانە هینی هەیە ارتباتی هەیە پرۆگرامەری فستیواڵ تۆ ئەگە فیلمێکی وەبنێری هەر فیلمەکەت نابینێ لەبەر خاطر ئەو فستیواڵە 2000 فیلمی بۆ ئەچێت 2000 فیلم کە هاتە بەردەسی هەر نازانەکانیان کاتی ئەوەی نییە کە هەمووی تمشا بکات بەڵام پرۆگرامەکان لەگەڵ ئەو کەسانەی کە بڵاوکەرەوەی فیلمن و ئەتوانن فیلم گەێنە دەستی پرۆگرامەکان هەڵسوکەوتیان هەیە ئەزانن کە ئەوان مەسەرەن فیلمێکی باش هەڵەبژێرن و ئەوان ئەتوانن فیلمێکی باشیان پێ بدەن و ئەوەیە کە ئەو کۆمپانیانە زۆر گرنگە بێتەوە چونکە ئەوان لەگەڵ پرۆگرامەکانان لە هەڵسوکەوتان لە ڕابتەیان هەیە ئەگوای باشترین ڕێگەوەیە کە تۆ ئەوەڵ کۆمپانیەک پەیدا بکەی وە لە ڕێگەی ئەو کۆمپانیەوە فیلمەکەت بڵاو بکرێتەوە بۆ فستیواڵەکە ئەلان کاک ئاوارە ئاماژەی پێ کردووە ڕێتاو فیلم یەکێک لەوانەیە کە لە کوردستانەوە کارەکات یا ستاک فیلم کاک ستاری چەمەنگوڵوانیش کاریان نەکرد یا مەسەن زۆر جگای تریش هەیە کە لە ئێرانە مەسەن زۆر چەندین کەسمان هەیە چەندین کۆمپانیمان هەیە هەر ئەلان کە دوێنە شەو وێنیستاوە بوو 2 فیلمی لێبوو هەردوو فیلمەکە یەک کەس لە یەک کۆمپانی لە ئێران 3 فیلمی لێبوو بەڵام دوو دانە فیلمیان یەک کەس بڵاوکەرەوەی بوو ببخشین یەک فیلمی کە 2 خەڵاتی وەرگرت یەک کەس بڵاو محەممەدی ئەتەبایی نردمی بۆ بەنیزبە وەرگیرا بوو داوایەکتان لێکم ببورن دۆستان ئەم شەو چووکە من بەو حاڵەتی ئستودیۆکانی وەکو کاکسەرکەوتنی کە کاکسەرکەوت ئاگای لە کۆمنتەکان بێتۆمانە داواتان لێکم تۆزێک سەبر تەحملتان بێت دوایی کاکسەرکەوت پرسیارەکان ئەخوێنێتەوە یا شتەکان ئەخوێنێتەوە من جوابی ئەدەمەوە بەڵام با تۆزێک بە باسەکە بڕۆینە پێشەوە بگەین بە جێگای دوای کاکسەرکەوت دێتە باسەکەەوە ئەویش پرسیارێک شتێک بێت ئەیخوێنێتەوە زۆر سپاستان دەکەم بۆ ئەوەکە باسەکان تۆزێک نەڕوا بەدا بتوان ئەوەڵ هەموو باسەکان بکەم دوایی نەکەم بەڵام جافر هەر منیش کاکاوە بەنیاز بووم پرسیارەکان لە دواییان بۆت بخوێنمەوە نەبی ئێستا چونکە کە جۆم لە بابەتەکەت گرت خۆم پرسیارمدا دروست بووە نەویست بچڕێم زۆر باش زۆر سپاس کاکسەرکەوتیان بورە ئەم وەزعیەتەی ئێمە لە ڕۆژهەڵاتەوە ئەم شتانەیشی پێوەیە بەهەرحاڵ دواوە دوا پس ئەگەوایە تو باشترین ڕێگا ئەوەیە پس دێمەوە سەر باسەکە باشترین ڕێگەوەیە کە کۆمپانیەک پیا بکەیت لە ڕێگای کۆمپانیەکەوە تۆ ئەو کارە بکەیت ئەمە شتایەکە کە من ئەبێ بێڵم بۆتان ئەوەیە کە لە ئینتەرنێت تۆ نەتوانێت بیبینەوە ڕێگای دوومی ئەوەیە کە کوتم بۆچی کۆمپانی لەبەر خاتیەوەکەوان لەگەڵ پرۆگرامەری فستیواڵەکانە هەڵسکۆتیانە پرۆگرامەری فستیواڵەکان کات ناکە فیلم زۆر بینێت زۆرتری فیلمێکە ئەی بینێتینی ئەوەیە کە ئەو کەسانی بۆ ئەینێرە ئەی ناسن ڕافتیان هەیە ڕەفاقەتیان هەیە لە فستیواڵی ترا یەکترینیان دیوە لەگەڵ یەک دۆست و بەرادەرن مەسەڵەن کابرایە کە تا ئەلان دەدانە فیلمی بۆ ناردۆوە فیلمایەکی باش بووە تا ئیمەیلێکی بۆ نەرێ ئەڵێ من فیلمێکی تازەم هەیە زوو ئەڵێ بینێرە با ببینم بەڵام منێک کە کەس نامناسە هەزار دانە ئیمەیلیشی بۆ بدە هەر ئیمەیلەکەم ناخوێنێتەوە
هەر تمشایشی ناکات چون ئەو ڕۆژی هەزاران ئیمێلی بۆ دێ ئەبێت تمشا بکە بزانێت کێ ئەناسە جوابێ و ئیمێلان ناداتەوە بەس باشترین ڕێگەوەیە کە کۆمپانیایەک کە کاری ئەوەیە فیلم بڵاو بکاتەوە لەوە کاڵکوەربنی ڕێگای دووم کە تۆزێک ساخترە خودی فستیواڵەکان لەسەر سایتەکانیان سابمیشنیان هەیە یعنی تۆ ئەبێ بڕۆیتە نێو فستیواڵی ئەو نێو سایتی ئەو فستیواڵە و لەوێ فیلمەکەت سابمیت بکەیت سەبتنێوی بکەیت بینوسی دوایەوە ئەمە ڕێگای دوومە تۆزێک ڕێگایکی ساخترە بەڵام هێشتا باشترە لە ڕێگایەکی کە دوایی بۆتانەڵم لەوێ ینی گرنگی فستیواڵەکانی تخوایان هەر فستیواڵێک بخۆ لەسەر سایتەکەی نووسێتی ئەمە لەم تاریخەوە تا ئەم تاریخ معموڵەن 3 مانگە 4 مانگە 5 مانگە فیلم وەرەگرین ئەگە فیلمێکتان هەیە وەرن سابمیتی بکەن ینی سەبتنێوی بکەن جا حاڵەتی ئەوە کە تۆ بڕێ بۆ خۆت سابمیتی بکەی شانس زۆر کەمە وەکو ئەو نییە کە کەسێک بێت لە ڕێگەی پرۆگرامەری فستیواڵەکەەوە بەڵام هێشتا باشترە لەوە کە دابنیشیت بە ڕێگایکی کە دوایی ئەڕێن حاڵەتی سێوەمەکە کە قسەی لەسەرەکەم ئەگە وایە پس باشترین ڕێگا ئەوەیە کە لە سایتی خودی فستیواڵەکانە سابمیشن هەیە بڕۆی سابمیتیکەی سەبتنێوی بکەیت جا باسێک هەیە کە ئەویش ئەوەیە کە ئەو باسی کە دیسانەکە زۆر گرینگە فستیواڵەکان کە تۆ تمشایان نەکەی حاڵەتێکی سێوم هەیە بۆ ئەوە کە فیلم بەشداری بکەی لە فستیواڵە ئەویش پلەتفۆرمایەکن کە بنەی پلەتفۆرمهای فستیواڵ ناسراون ینی ناساندن ینی پلەتفۆرمێکی وەکو فیلم فریوەی 5,000 فستیواڵی لەسەرە 6,000 فستیواڵی لەسەرە دایناوە تۆ ئەڕۆیتە فیلم فریوەی لەوێ فیلمەکەت خۆت ئەناسنی ئەکاونتێک بۆ خۆت دروستەکەی و لە ڕێگای ئەوەوە ئەتوانیت لەو فیلم فریوە تۆ فیلمەکەت دابنێت لەسەر ئەو فستیواڵانەی کە کاتەکانیان ئەگات و زمانی هەیە لە هەمووی ساڵە هەموو ڕۆژێک 10 دانە 15 دانە 20 دانە زیاتر فستیواڵ هەیە کە فیلم بەرەگرێت ئەلان دێمەوە سەر باسی ئەوە کە چ فستیواڵ هایەک گرنگن فیاپ اتحادیەکە یونیۆنێکی جیهانیە ینی پرۆدیوسەرەکان پێڵە فیاپ دێت کارێکەکات سایتێکی هەیە زۆر دوای ئەتوانم حتا ئەوە بنووسم دای بنێم بۆتان ینی مەسەرەن فیاپ لەکوێوە سایتەکەوە لەسەر سایتی فیاپ فستیواڵەکانی اتحادیەی جیهانی پرۆدیوسەرەکان یا تەهیەکۆنەرەکانی جیهانی چەند دانە دەستەی داناوە بۆ فستیواڵەکان یەک فستیواڵهایەکی داناوە کە ئەڵێ فستیواڵی کێبەرکێیە و زۆر گرینگە لەبەر خاتیەوە کە 10 ڕۆژ بەڕێواچێت دواوە میوانداریەکی باشە کە هەموو ئەم شتانە لە نظر لە بەرچاو گرتووە میوانداریەکە لە میوانەکانی دواوە ئەرزی باشی هەیە مەسەڵەن هەر فیلمێک 2 ڕۆژ یان لە 3 ڕۆژە 4 جار یا 5 جار ئەرز ئەکرێت بۆ بینەرەکان و بینەرێکی زۆری هەیە 15 دانە فستیواڵی هەڵبژاردووە ئەمە فستیواڵهای دەرەجە یەکی ئێمەن کە هەم بەشی کێبەرکەیان هەیە هەم میوانداریان باشە هەم ئەرزکردنی فیلمەکان باشە هەم خەڵاتی باشەدا ئەم 15 دانە جا ئیتر ئەو بێ هینداینەوە بێ ئەوەکە جاران ئەیانکۆ فستیواڵهای A فستیواڵهای B وەڵام ئەدان ئەمەی لا بردووە ئەمە تا 15 ساڵەوە پێش ئەو فستیواڵی A و فستیواڵی B و ئەوانە بوو بەڵام ئێستا ئەویان لا بردووە هەروە دەستەبەندێکی ساڵیدا بەڵام مەسەرەن لە دنیادا تۆ ئەگەر کاری سینەما بکەمانە ئەزانی کە فستیواڵی کەن لە سەروی هەمویانەوەیە ئەوە کە کوتم ساڵی سینەمای پێ بۆ لەبەر خاتیەوە کە تۆ فیلمەکەت ڕۆیشتەکەن بازاری فیلمی کەن زۆر بازارێکی گەورەیە تەواوی دیستریبیوتری دنیا تەواوی پرۆدیوسەری دنیا تەواوی ئەو کەسانی لە دنیا کاری سینەماکەن لەوێ لە بازاری کەندا بە شوێن فیلمدا ئەگەڕێن بزانن چ فیلمێک هەڵی بژێرم بیکڕم بیبم بۆ وڵاتەکەی خۆم ئەرزی بکەم و پارە بەدەست بێنم ئەگوایە گرنگی کەن یەک ئەوەیە کە تاریخێکی زۆری هەیە دوو ئەوەیە کە بازارێکی فیلمی زۆر گەورەی هەیە سێ ئەوەیە کە
جیا لەو مەراسم و سەرەمۆنی سینەماییە زۆر شتایی کە بە دەوروبەرێتی کە ئەتوانێت پارەی لێ دەبێنێت وەکو مۆدێلینگە چۆزانم کە ئیشی فەشەنە و ئیشی هەزاران شتیکە یعنی هەموو شەوێلەکەم پارتیەکە مەراسمێکە شتێکە کە کەسانێک بەشدارە بن لەوێ و هەمووشی ئەمانە بۆ ئەو دەڕۆژە دێن بۆ کەن لەبەر خاتریەوە کە فیلم بینن و لەم شانە بەشدارن. بازاری فیلمی کەم ئەوەندە گەورەیە و ئەوەندە گرینگە ئەوەندە خەڵکی دیستریبیوتر و خەڵکایە کە دێن فیلم بکڕن تایە بەشدار ئەبن گرنگی کەن زۆر ئەکاتەوە بۆمان. یعنی کە تۆ فیلمەکەت جیالەوەکە کردیتی کەنت هەیە جیالەوەکە مەسەن ڕۆژ بێتەکەن هەمووی دنیا باسەکە ئەم فیلمە ڕۆیشتۆتەکەن چونکە کەن بە سادگی ناتوانێت فیلم وەربگری تۆ لەوێ فیلم بتوانی فیلمت وەر ناگیر لەوێ ئەگەوە ئەمە شتێکی زۆر گەورەیە و ئەو بازارەی کەنە کە تۆ زۆر گرنگەکاتەوە کەن زۆر گرنگەکاتەوە بازاری فیلمی کەن ئەبێز ئەوە بڵم کە تۆ فیلمەکەت لەوێ دەستی لەوێ ئەرزکرا ینی یەک لەو 5 ڕۆژ مەسەن لەو 4-5 نمایشەی کە هەیەی زۆربەی ڕۆژنامەنووسان ئەیبینن زۆربەی گەورەترین ڕیکلامی جیهانی بۆ فیلمەکەت دەکرێت یعنی هیچ فیلمێک ناتوانێت ئەوەندە ڕیکلامی بۆ بکە ئەوەندە ڕاگەیاندن و مەدیاکار و ئەوانە تۆ بتوانی بە هیچ پارەیەک بێ ئەو کە پارەیەکیان پێ بدەیت بێ ئەو خەرجی بکەیت هەمووی دێن فیلمەکەی تۆ لەسەری قساکەن لەسەری ئەنووسن پێیان باش بێت پێیان خراپ بێت و لەسەری باس و گوفتێتەوە نێو مێدیای جیهانیەوە. پس ئەگەوایە کەن گەورەترین فستیواڵی جیهانیە دوای کەن وێنیزە دوای وێنیز بەرلینە ئەم سەردانە زۆر گرنگن یعنی تۆ ئەگە فیلمێک لە هەر کامە لەم سەردانە فستیواڵە وەربگیرێت وەکوەیە کە گۆڵێکی ینی بردووتەوەی تر تمشاک فیلمەکەت تۆ بە $100,000 فیلمێک مەسەلاوە بۆ کوردستان قساکەم بە $100,000 فیلمەکە دروست کردووە ئەتوێ بیفرۆشی ئەڵێ من بە $200,000 بیفرۆشم زۆر باشە $100,000 خێرەکەم ئەگەر لە کەن وەربگیرێت بە $500,000 یفرۆشیت یعنی ئەوەنە پەرقەکەیەتی بە مەحسی ئەوە کە ڕۆیشتە فستیواڵی کەنەوە هەموو شتەکانی فیلمەکەی تۆ ئەگۆڕدرێت باسەکە شتێکی کارێت تۆ لە باشترین حاڵەتە بتوانانی $100,000 فیلمەکەت خەرجی بووە پارەی تێچووە بیکێ بە $200,000 یعنی $100,000 کردێت کە ڕۆیشتەکەنەوە ئەبێ بە $500,000 زۆرتریش ئەوەتە چونکە لەوێ ئەبینی چەندانە کۆمپانی دەن تۆ هەر کامێکیان پارێکی باشتریدا بەوەی ئەدەی. پس کەن وێنیز بەرلین تۆزە خواتر لۆکارنۆ کەن هینی فەڕەنسەیە وێنیز هینی ئیتالیایە بەرلین هینی ئاڵمانە لۆکارنۆ هی سوئیسە. دوایەوە دانەی کە لە فستیواڵەکان کە هەمانە زۆر گرنگە ئەوش چونکە بازاڕی فیلمێکی گەورە هەیە بەڵام بەشی پێشبەرکەی و هینینە تۆرنتۆیە تۆرنتۆ گەورەترین فستیواڵی ئەمریکای شمالیە بەڵام فستیواڵێکی کەمانێکی بەشی پێشبەرکەیە ساندەنس لە خودی ئەمریکا تۆرنتۆ کە لە کانادایە ساندەنس لە خودی ئەمریکایە و ساندەنسیش بەشی کێبەرکەی هەیە بەڵام ساندەنس تەرکیزی زۆرتر لەسەر سینەمای ئەمریکایە و لەسەر فیلمهایەکی وەکو فیلمهای بڵێن مستەقل فیلمهای جیالە و حاڵەتێک کە لە نێو سینەمای هالیوودا هەیە بەس دروست ئەکرێت بۆ فرۆشی بینەر و ئەمانە فیلمهایە کە سەرنجڕاکێش بێت فیلمهایە کە سینەمای مستەقل بە پارەی کەم لە ساندەنسەوە دەست پێ ئەکات یعنی ساندەنس زۆرتر تەرکیزی لەسەر ئەو فیلمانێک کە لە ئەمریکا دروست ئەبێت یا لە دنیاشە دروست ئەبێت بەڵام زۆر کەمتر بەڕاستی وەرەگرا مەسەڵەن ساڵانێکی زۆرە لە ئێرانەوە هیچ فیلمێکی وەرنەگرتووە یەک 2 ساڵەوە پێش فیلمێکی وەرگرت بە نەوی یەلدا ئەویش بەخاطر و کۆمپانیەکی فەڕەنسی و کۆمپانیەکی ئیتالیا کۆپرۆدیوسەری ئەو فیلمەی بوون کە لە ئێرانە دروست بوو ئەوان توانین ئەو کۆمپانیانە توانیان بینن لەگەڵ ساندەسا بۆ ڕێکەوتنە بکەن وەگەرنە ئەلان ساڵانێکی زۆرە لە ئێرانەوە هیچ فیلمێک نەڕۆیشتۆتە ساندەس بەهەرحاڵ ئەگەوە گیان فەرموو کاکاوە با بڵێن فیلمە ڕژدەکان ڕژد یعنی جدی درامی کە دوور بێت لە کێشمە لە فیلمی ئاکشن کێشمەیەکان با بڵێن ئاکشن کەون لە هالیوودا ئەوان زۆر سەرنجیە خەنە سەر چونکە لە هالیوود زۆر بە دوای ئەو فیلمانەیە گەڕێن کە بازاڕی هەبێت بازاڕێک پارەی باش پەیاکە بەڵام لەویا وە تەنانەت هەتا لەکانیش
سەیری فیلمە ڕشدەکانەکەن سەیری و فیلماناکەن چێشمەیی کەمە ئاپشنی کەمە تۆ فەرمو و فیلمەکەی ڕێگای یەڵمازگۆنای کوا ئاپشنی تایە کوا چێشمەی تایە بەڵام فیلمێکی ڕشدە زیاتر گەنگەشە لەگەڵ هزری لەگەڵ مێشکی بیرکردنەوەی بینەرە ئاکات فیلمی ئەسپە سەرخۆشەکان بە هەمان شێوە بەڵام ئەمانە لەو فیستیڤالانە تا ڕادەیە ئەو کەمپەنیانەی کە چن بۆی بیفرۆشن بیبەن لە وڵاتەکانی خۆیانە پاری پێپیاکەن تا ڕادەیەک بۆ فیلمانە زۆر ناچن بە دوای ئەو فیلمانە ئەوەن ئەگەر ڕشتیش بێ بەڵام چۆن پارەی پێپیاکرێت چۆن پارە پیاکە چۆن بازاڕەکە دروست دەکەن ئەو جیاوازیە زۆرە لە بینی هەنێ لە فیستیڤالەکان و کان و بە تایبەت سەندانس بەڵێ بەڵەوە زۆر ڕاست بەڵەوە ئەوە زۆر ڕاستە بەڵام هێشتا بۆ حاڵەتەیشەوە ئەبینی ئەوە ساندانس ئەڵم زۆرتر تەرکیزی لەسەر سینەمای ئەمریکایە بە زۆر کەمتر مەسەر لە سینەمای دەرەوەی ئەمریکا لە ئوروپا یا لای وەرەگرێت بەڵام کەمترە بەڵام ساندانسیش بە حاڵ فستیڤاڵە یعنی هەر وەکو کەن و بەنزی بەرلینوانە دە ڕۆژ دانێت و لە زمانێکە فیلم وەرەگرێت و دە ڕۆژە فستیڤاڵەکە بەڕێوە بات دوای خەڵاتە دێت بەڵام لەوێەوە تەواوی هۆلیوود ئەو کەسانی کە مەسەرەن تا ناسراوە ئەی ناسن و ئەبینی مەسەرەن ئەبێتە باعث ئەوە کە کابرا ئەبێتە فیلمسازێک دێتە نێو سیستەمی هالیوودەوە فیلم دروست ئەکات و زۆریش بەنێوبانگە بێت ینی ئەوەی کە مەسەرەن فیلمینی دروست کردبوو شامزل دەنی شامزل ئەبێت ئەوە فیلمەی دەبینم چۆنی فیلمەکەی بەڵام ئەو کەسێک کە ئەوەی دروست کردبوو ئەوە لە ساندەنسەوە دەستی ساندەسەوە دەستی پێکرد لە ساندەسەوە ناسییان بۆیە دوای هاتن نێو سینەمای هالیوودی شاوەکاری کردووە بەهەڵ ئەگوە کەن ڤێنیز بەرلین لوکارنۆ تۆرنتۆ ساندەنس ئەم شەش حەو فستیڤاڵە جا ئەلان 4-5 دانەکە تۆزێک خواردترن لەوان ئەوانشە بازاڕی فیلمیان هەیە تۆرنتۆ یا مۆنتراڵ بوو ئەلان 1-2 ساڵە مۆنتراڵش بەڵێوە ناچێت بەڵام کارلۆ بیباری دواوە کارلۆ بیباری لە وڵاتی چەکە سان سباستیان لە ئیسپانیایە تۆکیۆی ژاپۆن تالین دواوە فستیڤاڵی تالینیشمان هەیە ئەوی شەوهای سیای تالین خدای لەکوێ بوو ئەلان بەهەڵ نێوەکەی دوای بۆتە ئەڵێم بەڵام ئەمانە ئەو 15 مسکۆ ئەلبەتە مسکۆش بوو شانگهایش بوو ئەمانە 15 فستیڤاڵێکن کە لە تەحادیی جەهانی یعنی فیاپ بە نێوی فستیڤاڵهای سەروو لە حەو فستیڤاڵەکانەوە قسەی لێکرد بەڵام لەنێو خودی ئەو 15 فستیڤاڵیشدا ئەمە بۆ خۆم بزانین کەنە ڤێنیزە بەرلینە لۆکارنۆیە تۆرنتۆیە ئەمانە فستیڤاڵایەکی دەرەجەیەکن کە تۆ ئەگە بتوانی فیلمەکەت لەوێ عەرز بکرێت ئەوەڵین جار عەرز بکرێت زۆر ئیتفاقێکی گەوراکەیەوە دوایەوە باسێکە هەیە ئەوش ئەوەیە کە تۆ بەرحاڵە ئەم فیلمەی تۆ کە ئەتێبینێری ئەوەڵ ئەینێری بۆ چ فستیڤاڵ هەیە لە چۆن دەست پێکەیت تمشا ئەم فستیڤاڵانە شەرتێکیانێ بنەی وۆرد پریمیەر یعنی یەکەم ئەرزی جەهانی فستیڤاڵ لەو فستیڤاڵە هەبێت یەکەم نمایشی ئەو فیلمەی تۆ ئەبێ لەو فستیڤاڵە هەبێت ئەگە فیلمەکەی تۆ لە وڵاتێکی کا دراندرابێت نیشاندرابێت ئیترەوە فستیڤاڵی وەرناگرێت ئەگە وایە تۆی کە فیلمێکت بوو ئەبێ ئەوەڵ مەسەڵەن بە فستیڤاڵە دەرەجەیەکانەوە دەست پێ بکەیت کەن وەری گرت یا وەری نەگرت ڤێنیز دوایەوە وەری گرت یا وەری نەگرت بەرلین وەری گرت یا وەری نەگرت دوایەوە مەسەڵەن لۆکارنۆ وەری گرت یا وەری نەگرت و ئەوانە بەڕاستی تااقەت و تەحملی ئەوێت یعنی بە تۆ ڕاوەستی بزانی جوابی ئەم دێتەوە جواب بەڵام زۆربەی ئەمانە لە کاتی فستیڤاڵی کەنا ڕوەدات یعنی تەواوی ئەم پرۆگرامەری فستیڤاڵەکانی کەش لە کاتی کەنا لە فەڕەنسا لە کەن کۆ ئەبنەوە و تەقریبەن لەوێ فیلمەکان ئەبینن و یەکتر ئەبینن بەرنامە و پرۆگرامەکەیان یان ئەو کاتێک کە لەو دەڕۆژەکەنە ئەبەستن بۆ ساڵی داهاتوویە یعنی تۆ ئەگەر پرۆگرامێکی فستیڤاڵیت بێت ئەو کاتە ئەگەر لە کەم بتوانە بەشداری بکات زۆر شتەکان بە غورفەیەکی بەجار غورفە ئەدەن دەکەن یعنی ئەو بازاڕی فیلمە هەروانیە کە تۆ بتوانێت بڕێ بازاڕێک وەربگری جێگای وەربگری 20 تا 25,000 دلار بۆ یەک غورفەی چکۆلەی مەسەڵەن 8 متری ئەبێ پارە بدەیت بۆ فستیڤاڵێکن کە بتوانی لە بازاڕی فیلمی کەنا بەشدار بیت
و ئەمە ئەگەر کەسێک بتوانێت لەبێ ئەو کارە بکات بە هەرحاڵ زۆر گرینگە زۆر شتەکە ئەگۆڕدرێت چونکە هەموو کەسێک دێتە غورپەکەی تماشاکە بزان چ فیلمایەکێ چ فیلمایەکی پۆستەرەکانە بینێت تیزەرەکانە بینێت ترێلەرەکانیانە بینێت و ئەو شتانە هەیە بە هەرحاڵ ئەوڵم کە تۆ کە فیلمێکت بوو ئەبێت لە فستیواڵە دەرەجەکانەوە دەست پێ بکەیت دوای ئەوە ڕابوەستی ئەگەر لەوانە نەبوو تۆزە دێ خواردن معمولا تا دنیام کاراکە ئەمە بۆ فیلمی بەس ئێمەش نییە هالیوودیش فیلمهای گرنگی مەسەلەن پێی خۆشە لە فستیواڵەکانەوە دەست پێ بکات یعنی گرنگی فستیواڵ ئەوەندە گەورەیە بەڕاستیانە من نامێت لەسەر ئەوە قسە بکەم قسایەکی تکراری دووبار بکەمەوە کە فستیواڵ ئەمەیە و فستیواڵ ئەوەیە خۆتان ئەزان یعنی کەسێکە لە بوارەکە بێ ئەزانە ئیتر ئەمڕۆ لەم ڕۆی دنیا تۆ ئەگەر فیلمێکت هەیە بتێ بڵای بکەوە ئەگەر لە فستیواڵێکا بێت زۆر هەڵس و کۆتەکە جیاوازە بێتەوە یعنی ئیتر بەڕاستی کاتی ئەوە نەماوەکان ئامن لەسەر ئەوە قسە بکەم گرنگی فستیواڵ ئەبێت تۆ زۆرتر لەسەر ئەوە قسە بکەن چۆن بەشداربی لە فستیواڵە وەگەرە خۆتان هەمووتان لەمە باشتر دەزانن کە فستیواڵ چ ڕۆڵێکی هەیە و چ گرنگیەکی هەیە ئەم باسی ئەم شەو کە مەخالفم لەسەر قسایم باس لەسەر شتایە کە لە ئینتەرنێتا نەتوانین بینێ بەڵام تۆ بڕۆ لە ئینتەرنێتا بنووسە گرنگی فستیواڵ چییە دەدانە توزان نووسراوت بۆ دێنێتە پێشەوە ئەگە وایە تۆ ئەگە فیلمێکت بوو وەکو کەسێک کە پرۆگرامەرێک ئەگە توانی سێر ئەیجنتێک یا ئەو کەسێک کە دابەشکەری فیلمە بڵاوکەرەوەی فیلم لە فستیواڵەکانە بە فستیواڵە دەرەجەکان دەست ئەگەر لەو 4-5 دانێ ئەوڵ کەوتم وەرنەگیرا قەیناکە هیچ مشکلە نییە وەرە تۆزە خواتر وەکو لەندەنمان هەیە وەکو فستیواڵی چوزان کارلۆبیواریمان هەیە لە وڵاتی چێکە ئەوانش بازاری فیلمیان هەیە ئەوانش ینی مەسەلەن فیلمهایەکە مەسە ئەسقەری فەرهادی ئەوەڵ لەم فستیواڵت نیکە مەسەرەن وەکو کەنوەری زبرنوانە بوو دەستی پێ نەکرد فیلمەکانی کە فیلمی ئەوەڵ دوو سێوەمی بوو مەسەرەن لە تارین وەرگیرا لە چوزان کارلۆبیواری وەرگیرا لەوێەوە ناسییان کە دوایی هاتە نێو بەرلین لە بەرلینەوە ناسییان کە هاتە نێو کەن یعنی ئەوەن حاڵەتە ئەوەیە تۆزە وەکو بڵێ قادرماوێ بڕۆیتە سەرەوە زۆر کەم پێش دێت مەگەر وەکو کۆمپانیەکی کە فیلمەکەی تۆ بەرهەمێناوە کۆمپانیەکی فەڕەنسی گەورە بێت سەدانە کۆمپانی فەڕەنسی گەورەمان هەیە وایلد بانچە ئەمکادۆیە و مێمنتۆ ئەم سەدانە کۆمپانی فەڕەنسی گەورە ئەگەر پرۆدیوسەری فیلمەکەی تۆ بن ئەوان بە ئەوەندە زۆریان هەیە ئەوەندە قودرەتیان هەیە بە هەر جۆرە بە فیلمی تۆ لە کەنەدانێ مەگەیتە فیلمەکە زۆر خراپ بێت بەڵام ئەوان ئەوەندە قودرەتیان هەیە بەشیان هەیە وەکو بڵێ لە فستیواڵی کەنال یعنی ئەڵێ من ئەم ساڵ مۆمنتۆ بە فیلمێکم هەیە دوودانە فیلم بێت چوزانم ئەمکادۆ ئەڵێ من فیلم 5 دانە فیلم هەمە حتمما یەکێکیان لە کەنال بێت وە بە فستیواڵەکانی کێش هەروە یعنی کۆمپانی ئەلئان بەڕاستی دەورەی ئەوەیە کە تۆ ئەبێت لەگەڵ کۆمپانیەکە ئیش بکەیت هەم بۆ بەرهەمێنانی فیلمەکەت هەم بۆ بڵاوکردنەوەی فیلمەکەت ئەگەر بەرهەمێنانی فیلمەکەت بەس بۆ خۆت بە تاقیقەسی لە کوردستانەوە دەستی بکەیت وە کەسێکت نییە کۆپرۆدیوسەرێکت نییە لە ئەوروپا شەریکەیە کۆمپانیەکت نییە لە ئەوروپا قەیناکە بۆ بەشی دوایی حتمما کۆمپانیەک بۆ بڵاوکردنەوەی فیلمەکەت پەیدا بکە بەڵام ئەگە بتوانانی بۆ بەرهەمێنانی فیلمەکەش کۆمپانیەک کۆپرۆدیوسەرێک پەیدا بکەیت کە لە ئەوروپا کۆمپانیەکی بەنێوبانگیش بێت ئەوەی تر زۆر کارێکی گەورەت کردووە یعنی هەر ئەو کۆمپانی بۆ خۆی ئەڕاچکە فیلمەکە لەگەڵ تۆ بەرهەمێنەوە ئەو ئەڕوا بەشێر ئەوە کە پارەی ئەم فیلمە دەربێنێتەوە هەزار کاری بۆ ئەکات کە بتوانە ئەم فیلمێت تۆ بنێرزە فستیواڵ و لەو ڕێگاوە دوایی بیفرۆشێت و پارەی خۆی بێنێتەوە پارەی چەند بەرابەری خۆی ببێنێتەوە بەرحاڵ ڕێگایەکی کە پس ئەگوا بوو یەک ئەو بڵاوکردنەوە کە کوتن لە ڕێگەی کۆمپانی بڵاوکەرەکانەوە ڕێگای دومەوەیە کە بۆ خۆت بڕۆی لە فستیواڵەکانە بەشداری بکەیت سابمیشن بکەیت کە دیسانەکە شانسە زۆرکەن بەڵام ڕێگای سێوەم کە ڕێگایەکی زۆر عادی و ئاعتیادی و زۆر خراپە بەڵام پێیان وایە زۆر باشەوە هەمووی خەڵک بۆوە فێر بوون ئەوش ئەوەیە پلەتفۆرمهایەکە وەکو فیلم فریوێ ویداوت باکس نازانم ریەل پۆرت مووی بێتا ئەمانە بەس بۆ پارە دەرهێنانن هاتوون فستیواڵیان داناوە 5,000 فستیواڵ لەسەر پلەتفۆرمەکەیەتی تۆ ڕۆی نێو ئەنووسی ئەکاونتێک دروستەکەی بۆ خۆت فیلمەکەیشت دائانەی چوزان فۆتۆ لە فیلمەکەت دائانەی
کورتە پۆختەی فیلمەکە کورتچی لاگلانی فیلمەکە دانەی و ئەو قسانەی کە پێویست بێت یاوە لینکێک لە فیلمەکەشت دانەی کە هەر کەسە ویستی لەو لینکەوە توانێت فیلمەکەی تۆ ببینە ئەو لینکەش ئەلان قسەی لەسەرەکەم دوایە ئەم مەسەلا فیلم فریوەی کە بەنێوبانتی لە وڵاتی کانادایە ویداوت باکس لە وڵاتی ئەمریکا ریەلپۆرت لە ئاڵمانە مەسەلا مووی بێتا فێست هۆم ئەوانە لە ئەسپانیان ئەمانە بەس بۆ پارە دروستکردن و پارە دەرهێنانن هەم بۆ خۆیان هەم بۆ فستیواڵایە کە هیچ بایەخێکی نییە هیچ شایانی ئەرزشێک نییە کابرا لە شارێکی چکۆلەی ئەمریکا فستیواڵێک ئەوە بەڕێوە لە شارێکی چکۆلە لە شارێکی گەورە ئەسەن لە لەندەن فستیواڵێک ئەوە بڕێوە هاتووە لە فیلم فریوەی دایناوە فستیواڵەکەی ئەڵێ ئێمە لەم کاتا فیلم وەرەگرین تۆ فیلمەکەمان بۆ بنێرە و ئەوە وەریەک لە بەڵام ئەبێ پارەیە بدەی بۆ ئەوەکە ئەو فیلمەت سابمیشن بکەیت چەندێک $10 $20 $30 لەم ڕێگەوە تۆ ئەڕێی لە فیلم فریوەیە $10 $20 $30 ئەدەی ئەو کەسەی کە دانیشتۆ ئەو فستیواڵی دروست کردووە 100 دانە فیلمی پێگات 100 دانە $20 $2000 مانگانە $2000 بۆ خۆی کۆکاتەوە لە ڕێ ماڵی خۆ دانیشتون لە ئاخری مانگەکە ئەڵێ فستیواڵەکە بەڕێوە چوو ئەمانە خەڵاتیان وەرگرت مشکلە ئەوەیە کە هەموو شتەکانی ئانلاینە هیچ شتێک نییە کە لە جێگایەکدا فستیواڵ بەڕێوە بچێت کەسێک داوەت بکرێت کەسەدا زۆرتریشی وەکو کوردی ئەڵێ پشەیە یعنی بێ بەڕاشکاوانە قسە بکەم ئەمانە بۆتە ڕێگا کە تۆ مەسەلەن ئەبینی فیلمسازێک دەڵێ من فیلمەکەم ڕۆیشتۆ بۆ 20 دان فستیواڵ ئۆکەی بۆ کام فستیواڵ ڕۆیشتۆ 20 دان فستیواڵ ڕۆیشتۆ زۆر باشە فستیواڵەکان ئێنێتە بەرچاو تۆ یەک دانیان ناناسی چونکە لە فیلم فریوەیە نردویەتی و ئەمە هیچ بایەخێکی نییە یعنی ئەگەر تۆ بڕۆیە لای پرۆدیوسەرێک دابنیشی بڵێ فیلمەکەی من یا لەگەڵ ئەیجنتێکە دابنیشی سیر ئەیجنتێکە دانیشی قسە بڵێ من 20 دانە فستیواڵ فیلمەکەم ڕۆیشتووە ئەوەڵە فستیواڵەکان بێنە لەنێو فیلمەکەی تۆ لەنێو فستیواڵەهایە کە گرینگە ئەو 15 دانە دوای 45 دانی کێشمان هەیە دوای ئەوە هەر ئەو لیستەی فێ ئەگەر لەوانە نەبێت ئەزانە کە تۆ لە فیلم بێ چونکە ئەوانش بخۆیان هەر کاریان ئەوەیە ئیشیان ئەوەیە ئەمە بۆ کەسێک مەسەرەن گرینگە بۆ کەسێک باشە کە بیاوێت لە فەیسبووکەکە بەس دای بنێت یا مەسەرەن شەیری بکات یا لە جێگایەکە بڵێت مەسەرەن بەرپرسێکی سیاسی یا بە بەرپرسێکە هیچ ئاگایەکی لە دنیای سینەما نییە بۆ بڵێ وەڵا فیلمەکەی من 20 دانە فستیواڵ بەشداری کردووە بۆ ئەوێ باشە ینی من ناڵم ئەمەش خراپە فەرموو فەرموو ئەوە لێرە من لە ئەمریکا لە 2015 ئەو کاتانە فیلمێکم ئامادە بوو کورتە فیلمێکم 16 دەقە بوو کۆمەڵی فستیڤاڵ هەبوو هەر خۆشم چوو لە فستیڤاڵەکە ئامادەگیم هەبوو یعنی چوون لەوێ بەردەم بەشدار بوو چوون بۆ فستیڤاڵەکە بۆ بینین یعنی شەکەم ببینم شەکانی تر ببینم باوەڕت هەبێ هەر لە فستیڤاڵ ناچوو بەڵێ یعنی لەو فستیڤاڵانە دەوری باشترین ئەکتەرم وەرگرتووە هەر ئەوەنە تۆزێک با بڵێن کەسێکی فستیڤاڵەکەم ناسی چۆنی چاکێتمان کرد و پێی خۆش بوو کە چوون بۆیە با دەوری با بڵێن خەڵاتی باشترین ئەکتەرم وەرگرت باشترین فلیمم وەرگرت بەڵام فستیڤاڵەکان ئێستا نە وێبسایتیان هەیە نە شتێکی هەیە لە 2016 بۆ ئێستا چەند ساڵە بۆ شتەکانی دیار دەبێت لە جۆ لە ڕوود پێ بڵێ من هەنەو فستیڤاڵە خەڵاتم وەرگرتووە وای ڕاستە اینجا هەر ئەوەی کە بەڕێستان وتان هەر لە فیلم فریوەی بەشێکی هەیە بۆ ئەو فستیڤاڵانەی کە بە بەلاشە بە خۆڕایی زۆرن زۆریشی بەشدارە بیت خەڵاتیش وەرەگریت بەڵام هیچ متمانەیەکی نییە لە لای با بڵێن کەمپەنی فیلم ڕێنماکان و لە لای کەمپەنی بەرهەمێنەرەکان هیچ متمانەیەکی نییە ئەسڵەن ناسەیری فیلمەکەت ناکەن ناویێوانە بێنی هەرەڵێوە کوا لەکوێیە بەڵێ فەرموو قسەکەی خۆن زۆر ڕاستە نیشان ئەوەمە ویست بڵێم بەهەرحاڵ ئەمە باسەکە کە زۆر گرینگە
ئەڵم بۆ کەسێک باشە ئەو فستیواڵانە کە هیچ ژینێکی نەبێت یعنی بەس پێوێت کە بڕاتە لای بەرپرسێ بڕاتە لای کەس یان نێو فەیسبووکەکەی خۆی دایبنە بڵێ کە من ئەو نە فستیواڵ بەشدار بووم ئەو نەشت بووە ئەو شتانم بۆ پێش هاتووە یا ئەو شتانە ئەبینە ئەمە ناڵم خراپە ئەمەش ڕێگایەکە بەهەرحاڵ ئەمەش من ڕەت ناکەمەوە بە هیچ شێوازێک ئەمەش ڕێگایەکە تۆ لەبەر خاتریەوە کە مەسەلەن بتوانی لەگەڵ بەرپرسی بەگەڵ کەسە بەڵام کاکاوە من بە خراپی دارم نانا ئەزانم ئەڵێ چی تێگەم لەوەی کە ئەڵێم بەڵام تۆ کە لە کوردستانی ئەوە ئەتەوێت بڕۆی فیلمێک دروستکە ئەمەش ئاخرین ڕێگایە بەڵێ یعنی وەکو بارە دەرونیەکە لە لای ئەو دەرهێنەرە لە لای ئەو نووسەرە لە لای ئەو ئەکتەرانە کە فیلمەکانیان نەچێ بۆوێ تووشی لە خۆبایی بوونە بن ئەم لە خۆبایی بوونەش ئەوەیە خۆیە کوژێت خۆی لە ناوەبات وا ئەزانێ شتی پێ وا ئەزانێ شتی کردووە نایوێ خۆی تازە کاتەوە و ناگەڕێ بە دوای ئەوەی کە بێوێ ڕێگا ڕاستەکان بدۆزێتەوە هەڵەکانی خۆی بدۆزێتەوە چاکی من تووشی هەنێک کەس لێرە لە فیلم سازان سیناریۆیەکی بۆ ناردووم یا شتێکی بۆ ناردوو تێتی دایگرە کاتێکە خوێنمەوە سێرەکەم کوردەکەی تەواو نییە سێرەکەم بابەتەکەی تەواو نییە کاکە چۆن دایگرم ئەڵە کاکە من لە فستیڤالەکانە خەڵاتم وەرگرتووە تۆ چی ڕێ لە من ئەبین زۆر ڕاست زۆر ڕاستەوە ئەم دیاردەیە زۆر خەتەرە ئەم دیاردەیە سینەمای کوردی لە ناوەبات ئەو کەسە خۆی لە ناوەچێت پێش ئەوەی سینەمای کوردی شتێکی لێبێت بەڵێ ئەفوو منش تمشا ئەزان کاکسەر ئەمە کە من قسەی لەسەرەکەم حتمما من پێم باش نییە کە هاتوون قسەی لەسەرەکەم ئەوەی کە ویستم بڵێم شتێکە باشە بۆ کابرا بۆ خۆی ئەوە کە مەسەرەن لەو حاڵەتا کە بێوێت پارەیەک پیا بکات فیلمێکی تری پێ دروستکە بەڵام لە ئاما ئەڵێم ئەمە ڕێگایەکی دروست نییە ئەمە ڕێگایەکی باش نییە چونکە تۆ ئەگە پێت وایە ئەمە کارێکی زۆر گەورەیە یا کارێکی نە هیچ کارێکی نییە هیچ گرنگیەکی نییە چونکە ئەگە تۆ بڕۆی لە چوار جگەی سینەمایی دابنیشی بە قسە لەسەر ئەوە بکەی بڵێ مە فستیڤاڵی فڵان وەریگرتووە ئەو وەڵشتەی پێ دەڵێن کامەیە فستیڤاڵەکەت کام فستیڤاڵ وەریگرتووە ئەلان کاک ئیدریسی عەبدی کاک ئاوارە عومەر فیلمێکیان دروست کردووە تاقینگەی ژمارە 2 لە فستیڤاڵی هینا وەرگیرا کراکۆفا وەرگیراوە لە فستیڤاڵی بیگسکای ئامریکا وەرگیراوە هەر جێگایەکی دنیا تۆ بڕۆی قسەی لێ بکەی بڵێ کاکە ئەلئان لیستەکەی فیاپ یعنی لە لیستەکەی فیاپە کراکۆف 5 دانە فستیڤاڵی هەیە بۆ 6 دانە فستیڤاڵی 1 2 3 4 5 دانە فستیڤاڵی هەیە بۆ داکیومنت کراکۆف یەکێکیانە جا ئەڵێم دوای ئەوانش چۆن هینەکەن یا بیگسکای بڕۆی لە حەجێکە تمشای بکەی لە حەجێکی دنیا کە چوار دانەکاری سینەمایان کرد بێت داکیومنت ساز بێت تۆ بڵێ من فیلمەکەم لە کراکۆف وەرگیرا ئەڵێ زۆر باشە بەڵام ئەگە تۆ بڵێ من فیلمەکەم لە فستیڤاڵی شاری چوزان مەسەن لەندەنی وەرگیراوە بەڵام فڵان فستیڤاڵ ئەسڵ نایناسێت وازانە ئەمانش لەو فستیڤاڵە ئۆنلاینانەیە یا لەو فستیڤاڵانەیە کە زۆرتر بۆ پارە دەرهێنانە نەبوو ئەوە کە کومەکێک بە فیلم ساز یا بە فیلمەکەی تۆ بکات ئەزانڵم چی ئەمە دیالێکی زۆر خراپە ڕێکەوتووە و بەرادەرانیش داستان هینەکەن مەسەن لە ئێران ئێمە ومان هەیە کوڕێک هەیە فیلمێکی کورتی دروست کردووە پێم وابێ لە 350 فستیڤاڵ وەرگیراوە هەر لەم فستیڤاڵانەی کە فیلم فریوێ پارەیەکی داناوە دانیشتووە مەسەن $10,000 داناوە کتێتی من هەموو فستیڤاڵێکە لە دنیا بێت سەبسنەی بۆ بکەم سابمیشنی بۆ بکەم لەم $10,000 کە خەرجی کردووە 350 فستیڤاڵ بەڵام وەختە کە بێت لەگەڵای من دابنیشە ئەڵێ من فیلمەکەم 350 فستیڤاڵ ڕۆیشتووە ئەڵێن گرنگترین فستیڤاڵێک ڕۆیشتووە چییە؟ نێی گرنگترین فستیڤاڵەکان بێنە 350 فیلم ئەلا زۆر فیلمەیە کە ئاواتوانە بڕوات یعنی بەڵام گرنگترین فستیڤاڵێک ڕۆیشتووە ئەگە بڵێ من لە کەنە بووم یا مەسەڵەن کورتە فیلم بڵێ من لە کلێرمۆن فرانس بووم بڵێ فستیڤاڵێکی زۆر بەگوایە 340 دانە فستیڤاڵێکی ڕۆیشتووە حەقی خۆیەتی جا یەک شت بڵێم فیلمی تۆ کە ڕۆیشتەکەن فیلمی تۆ کە ڕۆیشتە بێنیز یا کە هیچ ڕۆیشتە بێرلین
لەم فستیواڵی گرنگانە کە ڕۆیی پرۆگرامەری فستیواڵەکان دەڵن کاکە ئێمە فیلمەکەتمان ئەوە بۆ فستیواڵخمان یعنی کە فیلمی تۆ لە کەنا بەشدار بوو خۆی بۆ خۆیەوە 50 فستیواڵی کە بە شێر خۆیان ئەهێنێت بۆیە کە کابرا ئەڵێ مەسەلا فیلمی من ڕۆی مەسەلا ساتێ و مەستی ئەسپەکان ئەگە بڕۆی بینی ئەبین لە 60 فستیواڵ خەڵاتی وەرگرتووە یا فیلمی جودایی ئەسغەری فەرهادی ئەبین لە 50 فستیواڵ خەڵاتی وەرگرتووە لە بەخاتیوە لە بەرلینا جایزە خەڵاتی یەکەمی وەرگرتووە تەواوی فستیواڵەکانی تر ئەڕۆ بەشە ئەڵام پێمان خۆشە لە فستیواڵەکەی ئێمە فیلمی یەکەمی کەم بێت یەکەمی بەرلین نیشانی بدەین لەوێش خەڵاتی پێدرێت جار ڕێگایە کە تۆ بتوانانی بزانی کە ئەم فستیواڵانە چۆن لە فیلمفریوێژە هەر بڕۆیە ئەوێت ئەو فستیواڵانە باشانەی فیلمی کورتە فیلمیش هەنها یعنی ناوەکەندا بن خودی فیلمفریوێ داناوە بەڵام پرۆگرامەرەکەی خۆ ناڕوە لە فیلمفریوێ هەڵبژێرێت یعنی ئەگەر تۆ بڕێسە فیلمفریوێ تمشا بکەی ئەبینی کلۆرمۆن فرانسی داناوە یا مەسەرەن تامپرەی داناوە کە ئەمانە بۆ کورتەفیلم یا بۆ داکیومە زۆر فستیواڵاتی گەورە بەڵام دەبێت وەک پرۆگرامەرەکە فیلم هەڵابژێرێت یعنی ئەگەر یەک نەفر بەم بڵێ من بە فیلمفریوێ فیلمەکەم دانا و تامپرە فیلمەکەمی هەڵبژار باوەڕ ناکەم بە چای خۆشم بیبینم باوەڕ ناکەم چونکە وانە ئەو فیلمفریوێ دایناوە کە بڵێت ئێمە فستیواڵهای گەورەی دنیاش لەنێو ئێمەدا هەن بەرحەڵ ئەمە چۆن بزانین چه فستیواڵهایەک باشن چەند ساڵە بەڕێواچێت یعنی فستیواڵەکە 2 ساڵە بەڕێواچێت فستیواڵەکە 6 ساڵە بەڕێواچێت ئەلان فستیواڵی وەنیس دوێنە 79مین دەورەی بوو بەڵام 90 ساڵ پێشتر دروست بووە بە هۆی شەڕ و ئەمانەوە کەوتوتە دواوە 79 دەورە یعنی 79 ساڵ فستیواڵی وەنیس بەڕێوە چووە فستیواڵهایە کە مەسەرەن ڕێگای یەکەمیەوە کە تۆ بزانین چه فستیواڵێک هەیە کە چه بایەخیەکی هەیە تۆ فیلمەکەتی بۆ بنێتەوە یەک بزانە چەندمین دەورەیەتی مەسەرەن ئەبینی فستیواڵێکە 30مین دەورەیەتی 20مین دەورەیەتی بەڵام فستیواڵێکی گرینگە ئەوانش هەیە بەڵام فستیواڵهایە کە هەتا تەمەنی زۆرتر بێت بایەخی هەیە بایەخی زۆرتر پێدا ئەم فستیواڵە چەند ڕۆژ بەڕێواچێت نمایش و عەرزی فیزیکی فیلمەکەی هەیە یان نیەتی بەس ئۆنلاینە ئەگەر نا فستیواڵەکە من 10 ڕۆژ بەڕێوەچێت 7 ڕۆژ بەڕێوەچێت 5 ڕۆژ بەڕێوەچێت بە فیلمەکە عەرز ئەکەم بینەرم هەیە بینەر دێتە نێو ساڵۆنی سینەمادا ئەنیشت فیلمەکەی تۆ بینێت ئەوە بایەخی هەیە ئەوە فستیواڵێکی باشە بەڵام فستیواڵەکەڵە ئێمە ئۆنلاین بەرگزارەکەین و وەڵی ئێوارەیەکی دەجێگایە کە لە هۆتێلەکە کۆبینەوە خەڵاتەکانە ئەوە هیچ شتێکی نییە یعنی تۆ لەم ڕێگانەوە توانانی بزانین چه فستیواڵایەک باشن چه فستیواڵایەکی بایەخی کەمتریان هەیە جا لەو لیستی فیاپش کە ئەتوانم بۆتان بنێرم و بۆتان بنووسم بزانم ئەتوانم کامنتە بنووسم زۆر سادەیە فیاپێک ئەگەر هیم بکەن بزانم ئەگەر بنووسم ئەوە زۆر باشە بێت دوای لایبەکە دایانم ئەو لیستی ئەسان هینی سایتەکەی فیاپ دایانم کار کەسە پێخۆش و بڕوا لێەوە ببینێت چونکە بەڕاستیەوە زۆر گرنگە یعنی مەسەلەن تۆ تمشا بکە فستیواڵی ئیستانبول ئەلئان پێم وایە 30 ساڵە بەڕێوەچێت زۆرتریش ئەگەر نەبێت لەبیرم نییە لەو لیستی دووەمەی فیاپایە سوفیا فستیواڵێکی زۆر گرنگە لە بڵغارستانە بۆ فیلم ئەوڵ دووەمیەکان زۆر گرنگە یعنی ئەگەر تۆ فیلمەکە لە سوفیا ئەسڵ تایبەت بە فیلم ئەوڵی دووەمیە باشە فیلمەکە بڕواتە ئەوێ زۆر کەس دەن زۆر کۆمپانی دەن لەوێت تمشاکەم بزان فیلم ئەوڵی دووەمی کەسانێکە ئستعدادێکی تازە بن تەلەنتێکی تازەن هەڵبژێرن ئەو لە لیستی دووەمەکەی فیاپایە و هەروە مەسەلەن ئەو شتانێکە مەسەلەن بوسانی کورەی جنوبی بوسانی تر حتمەن بیستدان فستیواڵی بوسان ئەلان یەکێک گەورەترین فستیواڵی ئاسیایە لە لیستی دووەمەکەی فیاپایە لە لیستی یەکەکەکە مەسەلەن تۆکیۆمان هەیە لە ئاسیا و شانگهای ئەوی شانگهای بەڕاستیەکەی لەبەر خاترەوەی کە چین زۆر جەمعیەتیوە زۆر ئەم چەند ساڵە عەجیب و غەریب شانگهایان بەڕێوەوە برد یعنی چین یەکێک لەو جێگانەیە کە تەواوی تەمەرکزی خۆی داناوە کە بێت لەسەر سینەمای دنیا کار بکات و ئیش بکات جاوە یەک شتیکان هەیە خەڵات ئەدەن خەڵاتی زۆر گەورە ئەدەن
یعنی مەسەڵەن بۆ کورتە فیلمەکە بنی خەڵاتی $30,000 $50,000 یعنی تەواوی فیلمسازی دنیا پێی خۆشە بڕاتە بشتانکایەوە بەشدار بێت بەخاطر خەڵاتەکەی وەرگرت پارەی 2 دانە فیلم پێ دەرێنێت ئەوەیە بەهەرحاڵ شتەکانە بێنێت بەهەرحاڵ بۆ وەکە ئەو لیستی دووەمە مەسەڵەن کوتم فستیواڵی سیدنی لە ئوسترالیا بۆ نێوبانگەیەوە کە هەیەی لە لیستی دووەمەکەی تورینی ئیتالیا میلانی ئیتالیا ئەوانە لیستی دووەمەکەی بێت بەهەرحاڵ کرالا کە ئەویش زۆر فستیواڵێکی بەنێوبانگە لە هێندایە ئەوانە هەمووی لیستی دووەمەکە بەهەرحاڵ ئەوانەتان بۆ دانم دوای لە کۆمنتەکانی بێن ئەگە وایە یەک بزانن چ فستیواڵ خەڵاتی بۆیە بێت ئەوە بە کاکسەکۆت دەنگەکەی بچخە دووبارە تەلەفۆنی کردەوە با من کاکسەکۆت وەربگرم بورن دۆستان دووبارە کاکسەکۆت پچراوین احتماڵەن با وەری بگرمەوە کاک سەرکەوتیان ببوورە پچڕا نەزانم کاک سەرکەوت هەر پێم وابێ هیچ ئینتەرنێت و شتی نەما فستیواڵی ماکرۆفسکی 69 خولیەتی لە سەربیا ئاوەرە شتایەکی ئەوە فستیواڵی کە کراکۆف کاک ئاوەرەوانش بەشداریان کرد بەهەرحاڵ نازانم بۆ کاک سەرکەوتم بۆ وەرناگیرێت تۆزێک ماوەیەکی پێ بدەم بەهەم بەردەوام لەسەر قسەکان بەشم کاک سەرکەوت بتوانێت من بگرێت و بەردەوام بین بزانین بۆ وەرناگیرە کاک سەرکەوت دواوە یەک شتی ئەگەوایە پەس فستیواڵێکە یەک چەندین دەورە بەرگزار بێت زۆر گرنگە دوو شێوازی فستیواڵ بەڕێوە بردنەکەیان چۆنە یعنی فستیواڵەکان مەسەرەن چەند ڕۆژە چەند ئەرزیان هەیە چەند مایشایەکیان هەیە بۆ ئەو شتانش زۆر گرنگە سێوەمی شتێکە گرنگە خەڵاتەکە ئەیدات خەڵاتەکەی مەراسمەکەی شێوازەکەی چەنە پارادە ئەمانە لەو ڕێگاوە توانیت تۆ بزانی فستیواڵەکان کە یانی دانیشتوی بزانیت چه گرنگیەکیان هەیە بە فیلمەکەت ئایا بنێری بۆ ئەوە یان نەنێری بۆ ئەوە بەهەرحاڵ کتم ئەوەڵ تۆ کەسێکە پرۆگرامەرت بێت بە بەرنامەکانە ئەوە لە فستیواڵە یەکەکانەوە دەست پێکات دوای دێتە فستیواڵەکەیەکەوێت بخواردە مەسەڵەن ئەگەر لە یەکەکان وەرنەگیرە لە کەن ڤەنیس بەرلین چوزان تۆرنتۆ ئەوانە وەرنەگیر لەندەن سان سباستیان حتا لەوانەش وەرنەگیررا دێتە خواردن مەرحەلەی خواردن لە سیدنی لە کارلۆڤیباری ئەڵە کارلۆڤیباریش لەسەرەوە سیدنی سوپیا کیەف و چوزان کلارا ئەنتالیا ئیستانبول ئەمانش بۆ خۆیان فستیواڵایەکی باشن بووە لێەوە دەست پێکە بەهەرحاڵ مەگە فیلمەکە دیتر چوزان زۆر فیلمێکی هین نەبێت بۆ ئەو بوارە باش نەبێت کە وەرنەگیرێت بۆ ئەو شتانە و دێنە سەر ئەوە کە تۆ بزانی کاک سەرکەوتم بۆ ناگیرێتەوە و بەداخەوە نازانم لایڤەکەیشە ئەگەر کاک سەرکەوت لایڤی بێت بینووسێت زۆر مەمنون بوو بەڵێ هەموو جارێ ژمارەی خولەکان گرنگی ڕاستە جەنابی فیلمی کوردی بەڵام ئەڵێم تۆ کە ماڵۆ دانیشتی بزانین چۆن یەکێک لە پێوەرەکانت ئەوەیە ئەوە نییە کە حتمەن ئەو شتێکە مەڵام هەمووی دروستە یەکێک لە پێوەرەکان ئەوەیە کە تۆ فستیواڵێک ئەبینیت ئەتوانێت ئەوەش دروست بێت ئەتوانێت ئەوەش دروست دەبێت و پێوەرایەکی تایبەت دەبێت زۆر باشکاک سەرکەوت نازانم بۆ واتساپەکەی تۆ وەرناگیرێت یا خەلەل لە منەوە بێت بەڵام پێم ئەمە هەرچی تەلەفۆنیشت بۆکەمەوە وەرناگیری بەهەرحاڵ دێنە سەر ئەوە کە ئاماژەم بەوەدا دوام فستیواڵهایەکی کە مەوزوعین یعنی چی یعنی دیاردەیەکی تایبەتیان هەیە وەکو ئەوەی کە ئاماژەم پێدا فستیواڵی سوپیا فیلمی ئەوەڵ دووەم وەرەگرێت یا فستیواڵێکە مەسەلەن چوزان فستیواڵی هین
سیدنی ئەڵێ دەرهێنەرای تازە وەرەگرم فستیواڵی ئیستانبول ئەلان ببینم بەسان پتاڵە نیو پەرسپێکتیڤ ئین سینەما ینی ڕوانگەیەکی تازەی لەنێو سینەما بێت ئەمانەش فستیواڵەکان شتێکیان هەیە بەهەڵ ئەلان دێمە سەر باسی ئەوەکە ئایا ئەم خەڵاتانە ئەم شتانە ئەم باسانەکە کردمان گرنگی هەیە یا چی گرنگیەکی هەیە بۆ فیلمساز تۆ ئەگەر بتوانێت فیلمەکە لە فستیواڵێکی باشە بەشداری بێت ئەو شتانەکە کوتم زۆرشت بە شوێن خۆیانێنێتەوە بەڵام بەڕاستی ئەو فیلم فریوەی یا ئەو پلەتفۆرمانەی کە وەکو فیلم فریوەی وان ئەوانە پێوەرنین بۆ ئەوە کە تۆ بڵێ مەسەرەن من کارێکم کردووە و فیلمەکە زۆر باشە و سەرکەوتی بۆمانە لەنێو دۆست و بەرادەری خۆتە شارتانە قسەی لێ بکەیت بەڵام لە جێگایەکی سینەمایی یا کە پەرفشناڵ بن ئەم قسانە بکەیت خۆت ئێنیتە خوارەوە و کابرا لەگەڵت بەردەوام نابێت ئەگەوە حتا ئەگە نردوتە بۆ فیلم فریوێ و ئەمانە خەڵات شێگوتە قسەی لێنەکەی باشتر لەوەیە کە قسەی لێ بکەیت بەڕ دێنە سەر فستیواڵەکانی کوردستان و باسی دوودانە فستیواڵمان هەیە لە کوردستان دهۆک و سلێمانی بەڕاستی ئەوە کە من پێم خۆشە تەواوی شارەکانی کوردستان فستیواڵی بێت چونکە فستیواڵ شتێکی زۆر باشە بۆ سینەماکار سینەماکارەکان لە دەوری یەکۆ کاتەوە یەکترین ئەبینن دیاوە فیلمەکانیان نیشانە درێ خەڵک فیلمەکانی بینێت بینەر فیلمەکانەکەوێتە بەردەستیان یعنی حتا فستیواڵمان بێت لە کوردستانە بەلای منەوە کەمە بەڵام بەس یەکی دوو دانشت هەیە ئەبێ لەسەری سەرنجبان بێت لەسەری قسە بکەین یا لەسەری بتوانین سەرنجڕاهینمان بێت کاردانەوەمان بێت بۆی ئەویش ئەوەیە کە ئایا فستیواڵ بۆ خۆمانەکەین بەس لە کوردستانە یانە ئەمانەوێت لەم ڕێگاوە پردێکیش دروستکەین بۆ ئەوە کە لەگەڵ دنیای دەرەوەش ارتباطمان بێت لەگەڵ دنیای دەرەوەش بتوانین هینمان بێت هەڵس و کەوتمان بێت ئەگەر بۆ خۆمان یەکەین کە ئەوە تا ئێستا زۆر بە باشی خەریکە لە دهۆک و لە سلێمانی بەڕێواچێت فیلمەکانی کوردی بەشدارە بن و فیلمە کوردیەکان ڕاگرێت و نیشانی ئەدێت وە کەسانی سینەماکارە کوردەکان دەوری یەکۆوە بێتەوە و تمشای فیلمەکانەکەن و فیلمەکانە بن و لە دەوری یەک و کۆ بن و بزان چیەکەم و چی ناکەن و ئەم ساڵە چیان کردوانە ئەمانەی زۆر باش بەڵام بۆ ئەوە کە دەگەڵ دەرەوە ئێمە پەیوەندی دروست بکەین ئەبێ چی بکەین ئەبێ دووسە دانەکان یەک فستیواڵەکەمان تایبەتمەندیەکی پێ بدەین کە لە تەواوی دنیا لەسەری قسە بکەن مەسەلەن فستیواڵی دهۆک فستیواڵی سلێمانی جیانەوە کە باسی کورد و کوردستانەکات تایبەتمەندیەکی تریشی بێت چونکە باسی کورد و کوردستان مەسەلەن بۆ پرۆگرامەرێکی فیلم یا بۆ کەسێکە پرۆدیوسەرێکی هین تا ئەو حەدە گرنگەکە ئۆکێ بزانین فیلمێکیان هەیە بەڵام چی ئەتوانێت چونکە ئەوان ئەبێت بیانوویەکیان بێت هەرسن بێن بۆ ئەو فستیواڵە یا ئەو فستیواڵە بەلایەنەوە گرنگ بێت تۆ ئەتوانێت مەسەن تەوەرێک بێنیتە ئاراوە شتێک بێنیتە ئاراوە ئێمە شتی ئاوامان هەیە وەکو چی وەکو مەسەلەن ژینۆسایت ژینۆسایت لە تەواوی دنیا هەیە لە کوردستانە بووە ئەنفال کراوین لە سەربیا و بوسنی هەرزەگۆین بووە لە ئەفریقا ڕواندا ئەوانە بووە بەهەرحاڵ یعنی تەوەرێک بێنیتە ئاراوە کە لە فستیواڵەکە ئەمە تەرکیزمان لەسەر ئەم تەوەرەیە یا باسێک بێنیتەوە کە مەسەلەن فیلمی ژنان وەرەگرین فیلمی ژنان بایەخی زۆرتی پێدەین فیلمی لەسەر ژنان بێت باسی ژنان بێت یا شتێکیان لەسەر منداڵ فیلمی منداڵان وەرەگرین تەوەرێک ئەوێ بێنیتە ئاراوە کردە نێو سینەمای دنیا بڵێن ئەم فستیواڵە فیلمی مناڵانت ئەوێ بڕۆ بە دهۆک پەیدایەکەیت فیلمی مناڵانی باش دەوێ لە دهۆکا فیلمی باش ئەبینیت وەرتەوای دنیا و فیلمەکانیان بنێرن بۆ ئەوێ یا لە تەوای دنیا بەو تەوەرەوە فیلم بنێرن و یا مەسەلەن سلێمانی فیلمی چزان ئەبێت تەوەرێک بۆ خۆی بدۆزێتەوە بۆ شتێکی بێنێتەوە و ئەمە ڕێگای ئەوەیە کە تۆ لە تەوای دنیا شتێک یعنی لەم بازاڕەی دنیاکە هەیە هەر کەسێک شتێکی هەیە بۆ کوتە تۆش ئەبێ شتێکت بێت بەس ئەوە کە فیلمی کوردی بێتۆمانە بۆ خۆمان زۆر باش بەڵام بۆ ئەوە کە تۆ بتوانێت پرۆگرامەری فستیواڵەکانی کەی دنیا بێنیتە نێو فستیواڵەکەتەوە کە لەوەوە فیلم هەڵبژێرن و بڕۆنەوە بۆ فستیواڵەکەی خۆیان داوەتت لێ بکەن و بتبن بۆ ئەوێ بەڕاستی کاری ئەوێت و شتێکی تازەی ئەوێت ئەلئان شتێک ڕووی داوە بەڵام بۆ خۆمانە بەس کوردەکانە
مثلا فستیواڵی فیلمی لەندەنمان هەیە کوردی فیلمی لەندەن فستیواڵی کوردی لە نیویۆرکمان هەیە فستیواڵی کوردی فیلمی مسکۆمان هەیە ئەم ساڵ مسکۆ بەرگزار ئەمانە هەمیان لە دۆهۆک و سلێمانی یەکترینیان دیوە هاتووە فیلمەکانی کوردیان دیوە و لێەوە داوت دەکەن بانگەوازیان کردووە فیلمسازە کوردەکان بۆ مسکۆ بۆ لەندەن بۆ نیویۆرک یا مەسەلەن ئەگەریش حتا نەتوان خۆیان داوت بکەن فیلمەکانیان بردووە لە فستیواڵەکەی لە نیویۆرک مەسەلەن نیشانیان دا و ئەرزیەکەن لە دۆهۆک یا لە سلێمانی یەکترینیان دیوە کۆبوونە تۆ فیلمەکانیان دیوە و ئەم شتە ڕێککەوتووە ئەگە تۆ باسێکی غەیرە کوردیت بێت باسێکی جەهانیت بێت ئەتوانی هەر ئەم ڕێگایە بۆ کەسانی کەش بێنیتە ئاراوە یعنی دۆهۆک یا سلێمانی بکەیتە بنکەیەک کە پرۆگرامەر یا ڕئیسی فستیواڵەکانی کە لە هەستن لە فستیواڵەکەخواانە بێنە دۆهۆک یا بێنە سلێمانی لە فیلم بینن کەسانی بین داواتی بکەن بۆ فستیواڵەکەی خۆیان بۆ شارەکەی خۆیان بۆ ئەو جێگای خۆیان فستیواڵیان هەیە لەوێ بەهەرحاڵ ئەمە ینی گرنگترینشت بە نەزەری من ئەمەش کاریەوێت و پارەیەوێت بەوە نییە کە تۆ داوت پێ لە پرۆگرامەری فستیواڵێک مەسەلەن فستیواڵێکی زۆر ساڵ بیزۆلی فەڕەنسا بڵێ هەستە وەرە بۆ دۆهۆک ئێمە پێمان خۆشە بەشدار بین نایێت بۆ بێن ئەڵێ بێ وەرە بەشی فیلممان هەیە یان نا وەرە پارێکی ئەو نەر کۆمەکەکەین بە فستیواڵەکەت لە ڕێگای ئەوڵە لە دەستپێکەوە تەنها کار ئەوەیە کە تۆ یا ئەستێرە گەورەکانی سینەمای دنیایی بێنیتە نێو فستیواڵەکەت یا یەکی لە ڕێەکانەوە یا ئەوە کە مەسەلەن ئەو کەسانی پرۆگرامەری یا ڕئیسی فستیواڵەکانی کە ئەوان بێنی بۆ فستیواڵەکەت و تەعارف بکات و ئاشتا بێت لەگەڵ فیلمسازە کوردەکان ئێران بە ئێرانی خۆی کە زۆر لەسەر سینەمایش خەریکە کارەکە لەبەر خاتی بازشتایك هاتوون مەسەلەن ئەران 4-5 ساڵ ئەو کارایان کە مەسەلەن ئۆلیڤەر ئەستۆنیان هێنا بۆ تاران پۆل شریدەریان هێنا بۆ تاران بیستویانە کارێکی بەڵام لێرە ئیتر بە خاتری بە هەڵسوکۆتایەکەیە کە مەسەلەن ئەمە کێ و ئەمە چی و ئەمە چی نیۆمانە بەرام لە کوردستان ئەتوانێت بە ڕاحەتی ئەو کارە بێنێ تۆ ئەگە بتوانێت ئەستێرەیەکی فیلمسازی دنیا بێنیتە نێو دۆهۆکەوە و ئەو دەنگدانەوەی بێت مانۆڕی خەبەری بێت هەواڵی لەسەر بچێ مثلا چوزان فیلمسازێکی گەورەی ئەسقەری فەرهادی هاتە دۆهۆک زۆر خەبەرێک بۆ هەواڵێکی گەورە بێت بۆ فستیواڵی دۆهۆک ئەسقەری فەرهادی لە دۆهۆکە بەشداری بووە مەسەلەن چوزانم وەرکشاپێکی بۆ لەسەر سناریۆنووسی ئەمانە تۆ چۆن ئەتوانێت ئەسقەری فەرهادی بێنی گیان لە ئێرتباتەتوانە پارەی ئەوێت چونکە ئەسقەری فەرهادی ئەلان هی خۆی نییە ئەسقەری فەرهادی ئەیجنتی هەیە و ئەیجنتەکەیەتی کە ئەسقەری فەرهادی ئەڵێ تۆ بڕۆ بۆ کوێ و مڕۆ بۆ کوێ ئەوە نیە بۆ خۆی وەڵا پێم خۆشە دێم و وەڵا بەقوڵ ئەوە لەو کاتێکایە کە لە ئاستێکی خواردنەوەی وەکو ئێمەمانانە بەڵام یەکێک کە گەیشتە ئاستێکی سەرەوە ئەیجنتیانێ هەمویان لە ئەکتەرەوە بیگرە لە سناریۆنووسیەوە بیگرە لە فیلمسازیەوە بیگرە هەمی ئەمانە لەگەڵ ئەیجنتا قسە بکەیت وەختە لەگەڵ ئەیجنتا بە قسە بکەیت ئەیجنتەکەڵێ ئۆکێ من دێن ئەسقەری فەرهادی یا هەر کەسێکە ئێهێنم بۆ فستیواڵەکە چیمان ئەدەنێ چ دەستکەوتێکی بێت بۆ ئێمە وڵاتی کوردستانە بینی باشم توان کوردستان بخۆم بۆ تورێکیش بێن ببینم نا ئەبێ شتێکی بێت بۆی ئەوەیە کە بە نەزەری من فستیواڵە کوردیەکان ئەتوانن لەم ڕوانگەوە گۆڕانکاریە بکەن بەڵام بەداخەوە پارێکی زۆریەوێت و حەج کارێکی لەگەڵ ناکرێت ئەوانش حتمما من زۆر باشتر ئەم شتە ئەزانن هەم فستیواڵی دۆهۆک هەم فستیواڵی سلێمانی حتمما زۆر باشتر لە من ئاگادارن ئەم باسانە و پارەیان نیەوە ناتوانن ئەم کارە بکەن لەبەر خاتیەوە تا ئێستا نەیان کردووە کاک سەرکەوت دەنگی منت هەیە ئەلان ئەرێ لە واتساپەکە دەنگت هەیە ئەبێ بیدەستن ئەگەر نەیبەستن دەنگە داتەوە زۆر باش بەهەرحاڵ نازانم باسەکان تا جێگایەکی هاتم ئیتر تا کوردستانیش هاتم و نازانم چەند دەقەیشە خەریکی لای بەکەین ئاگام لێ نییە پێم وابێت پێم وابێت سەعاتێک و 10 دقە 15 دقەیەکە بێ
عام ئەو شتانی کە ئەوە قسەی لێ بکەم قسەم لێ کردووە و کتومە ئەگە پرسیارێک شتێک بێت ئێستا ئەتوانین دەست پێ بکەین بە مەسەلەن بە پرسیارەکان. ئۆسکار کوالیفای نەکرد ئەوە شتێکی زۆر گرینگە ئەوەش بڵێم بەش هەیە فستیڤاڵ هەیەکێ دەڵێن ئۆسکار کوالیفای یعنی چی یعنی فیلمێک ئەنەری بتوو بۆ ئەو فستیڤالە بەشی کورتە فیلمە هەیە ئەماسن داکیومنت و کورتە فیلم ئۆسکار کوالیفایان هەیە حدودی 100 دانە فستیڤاڵن کە ئەم شتیان هەیە یعنی چی یعنی کە تۆ فیلمەکە ناردە ئەو فستیڤاڵە ئەو فستیڤاڵە وەرگراوە خەڵاتی بردەوە ئەو فستیڤاڵە فیلمەکەی تۆ ئەنێرە بۆ کێبەرکەی ئۆسکار ئۆسکار لەبەر خاتی وەکو کورتە فیلم زۆر دێت لە تەواوی دنیاوە ناتوانە هەموویەمانە بینێ 140-50 دانە فستیڤاڵ هەڵبژاردووە ئەڵام فستیڤاڵانە باشن کورتە فیلمی باشانە ئەمان بنێرە ئەوان ئەخاتە بەردەستی خۆی ئەوانش معمولەن یعنی ئاوایە کە هەموو فیلمێک نا فیلمێک ئەبن ئەنێرن کە براوەی باشترین خەڵاتی فستیڤاڵەکەیان بێت ئەگوە ئەڵێن فلان فستیڤاڵ ئۆسکار کوالیفای یعنی ئەو فیلمەی تۆ ئەگەر لەو فستیڤاڵە باشترین خەڵات وەربگرێت خۆی ئەو فستیڤاڵە ئەینێرە بۆ کێبەرکەی ئۆسکار لە بەشی کورتە فیلم یا لە بەشی داکیومنت وە لەوێ ئۆسکار تمشایەکە ئەیتر وەربگیرێت یا وەرنەگیرە و باسێکەیە یعنی بەس ئەوەیە بەڵام گرنگی ئەوەیە کە ئەم فستیڤاڵانەی کە ئۆسکار کوالیفای ئەبێ لە ئاستێکی سەرەوە بن کە ئۆسکار ئەو تەئیدیە ئەو مۆرەی پێدابێتن کە تۆ ئەتوانی فیلممان بۆ بنێری یعنی مەسەلەن زۆر فستیڤاڵ هەیە لە دنیا ئۆسکار کوالیفای نی بەڵام زۆر فستیڤاڵیش هەیە ئۆسکار کوالیفای یعنی ئۆسکار وەریان ئەگرێت بۆ ئەوەی کە تۆ فیلمەکەت کە ناردە ئەوێ ئەگەر باشترین خەڵات بەربگرێت ئەڕوا بۆ ئۆسکار تازە لەوێ ئیتر بزانین ئەڕاتە ئۆسکارەوە یان ناڕاتە ئۆسکارەوە ئەوە باسێکی ترە ئەمەش باسی بۆ لەسەر فستیڤاڵەکانی کەوا ئۆسکار کوالیفاین ئیتر باسی کە بێت چەند دانەشتیکە ئەوش ئەوە بوو کە ئاماژەم پێدا ڕێگای ناردنەکە بەڵام ئەو حاڵەتی پلەتفۆرمی فیلم و ئەوانە ئەگەریش ناردووتە فیلمەکەتان بەشداری کە فیلم کورتەکەت یا فیلمێکی هینت بووە زۆر هینی مەکە بووە زۆر بلاتەوە شتێکی گەورە نەبێت چونکە ئەو دانیشتۆ لە ماڵەوە ئەلا وای لە تۆ دی فستیڤاڵەکانی فیلم فریوێوانە لیفت ئاپ هاتووە ئەسڵ مانگانەیە یعنی هەموو مانگێک خەڵاتە دەد هەموو مانگێک خەڵاتە دەد هەموو مانگێک خەڵاتە دەد و هەمووی ئەمانە هینەکات یعنی تۆ ئەڕێ دەبینی فیلمێکی کورتت دروست کردووە ئەتوانێت لە 150-200 دانە فستیڤاڵ لە عەرزی مانگێکا بنێی بنووسی وێوە لەم 200 دانە شاید مەسەن 20 دانەی وەربگیرێت خب 20 دانە وەرگیراوە چۆن وەرگیراوە تویان داوەت کردووە نەخێر بەس فیلمەکەت ئەڵێن ئەو وەرگیراوە یەک دانە هینت بۆ ئەنێرن لۆرەلی پێڵێن ئەوەی وەکو ئاوا خونچەکان ئەوە بۆ ئەنێرن و ئەڵان فیلمەکەی تۆ وەرگیراوە بەڵام بەڕاستی ئەوە کە کریدیتێکی بێت یا مەسەن شتێکی بێت کە لەسەری بتوانێت تۆ هینی پێ بکەیت شانازی پێ بکەیت یا مەسەن بڕۆ لەگەڵ پرۆدیوسەر لەگەڵ جێگایەکە کە سینەماکار بن لەسەر ئەوە قسە بکەیت و بلەو ڕێگا بتوانی بەگەڵ یانە بگەی بە شتێکی باش ئەوەی تیانە بۆیە جا یەکشت هەیە مەسەلەن کابرا ئەڵێ ئەمە کۆمپانی بڵاوکردنەوەی فیلمین ئەمەش هەیە ئەمەش مشکلەیەکی کەدا ئەوەش قسە بکەم کاری ئەوەیە کە تۆزێک زبانی ئینگلیسی ئەزانێت و ئەڕوات هەر لەم فیلم فریوەیە نێو ئەنووسێت بۆ فیلمەکەی تۆ سەد نێویەکات وڵێ ئەمە ئەوە بڵاومان کردەوە فیلمەکەی تۆ بۆ بڵاوکردنەوە نییە بە قوربان تۆ ئەبێ لەگەڵ پرۆگرامەری فستیڤاڵەکانە پەیوەندیت بێت کاتێک کە تۆ بڵاوکەرەوەی فیلمی ئەوێ بە من بڵێ منە کە لەگەڵ تۆ دابشم قسە ئەڵم لەگەڵ چ فستیڤاڵ هەیە تا ئێستا کارت کردووە یعنی فیلمی کە تۆ بڵاو کرد تۆ بۆ چه فستیڤاڵ هەیە ڕۆیشتووە لە چه فستیڤاڵی بەشدار بووە لە کوردستان ئالا ئەم ڕێتاو فیلم بەڕاستی جوان کاریکرەوە فیلمی تاقیی ژمارە 2 و فیلمی حەوت سەمفۆنی زاگرۆسی کاکپەرویزی ڕۆستەمی لە مەریوان چونکە فستیڤاڵهایەک ناردوێتی کە فستیڤاڵەکەش بایەخی هەیە شایانی ئەوەیە کە فیلمسازەکەیان داوەت کردووە فیلمسازەکە ڕۆیشتووەتە ئەوێ میوانداریان کردووە دوایەوە فیلمەکە عەرز کراوە لەگەڵ بینەرە دانیشتووە فیلمەکەیان دیتووە ئەمە کارێکە کە ڕێتاو فیلم کردوێتی بەڕاستی من ناشیان ناسم ئەوەڵجارە بەڵام
ئیشەکەیانم دیوە لە ڕێگەی ئیشەکە ئەڵم کاریان کردووە. کاکسەتاری چەمەنگوڵی ئەلان ڕۆیشتوو لە بریتانیایە، ئەویش کاری یەکرد بەڕاستی لە کوردستانە. من ئەم دوو جانش ئینە شک ئەم، بەڵام جێگایکە هەن نێویان نایەنێت بەس کاریان ئەوەیە کە فیلم فریوەی بنێ و بنووسن یا لە ویداوت باکس یا لە ریالپۆرت پێستڵ دوای ئەنێرم بۆ دەرهێنەرەکە وەڵا فستیواڵی فلانی مەسەلەن ئیسپانیا فیلمەکەی تۆ وەرگرتووە، ئەویش دێت دایانێت لە فەیسبووکەوە بە شانازەوە فیلمی ئێمە بەشدار بووە لە فستیواڵی بووە. کاکی گیان بەشداری چیە؟ بەس دانەوە ئۆنلاین کامپیوتەری نێونساوە لینکەکەیان ناردووە. لینکیش چۆنە نەرێ سایتێکە وەکو یوتیوب بەناوی بیمۆ، تۆ فیلمەکەت ئەڕێ لە بیمۆ دایەنیت، پرایڤەسی هەیە، جگایکی تایبەت بەخۆی هەیە بۆ تۆ، پاسوۆردت هەیە، پاسوۆردەکەت دایانێ، ئەوش دیسانەکە مانگانە یا ساڵانە شارژی بکەوە، ینی پارەی پێ بدەیت. فیلمەکەی تۆ لێ دایانێت، دوایەوە لینکی تۆ بۆم فستیواڵانە ئەنرێت و پاسوۆردەکەت ئەنەری بۆ ئەو فستیواڵی کە ئەتەوێ بیبینێ. ئیتر ئەوە نییە کە تۆ فیلمەکە بە DVD بنێرە و یا بۆ خۆتدان ئاپلۆدی کە هەموو جارێک بۆی بنێریەمانە، لینکەکەت دایانێ لە بیمۆ و پاسپۆردەکەت. ئەو فستیواڵە ئەڵاتە نێو بیمۆ تمشای فیلمەکەت دەکات و ئەڵێت کە ئەم فیلمی تۆمان ئەوێت یا نامانەوێ. ئەمەش یەکێک لە شتەکان کە دیسانێک باش باتەوە بیرم کە ویمۆ، یعنی ئەگەر تۆ فیلمێکت دروستکە ئەوەڵین کارێکە یەکەی ئەبێت لە ویمۆشە جێگایەک بۆ فیلمەکەت بکڕی، ئەکانتێک ینی ئەکانتێک بۆ خۆت بکڕی کە بتوانێت لەوێ فیلم دابنیت. چەند دانە فیلمیشدانی زۆر هین نییە، بەڵام ساڵانە ئەکانتەکە دەبێت شارژ بکەوە. و لە ڕێگەی ئەم لینکی ویمۆ تۆ ئەتوانی بینێری بۆ فستیواڵەکان بە پاسپۆرتەکەتەوە. کاک پژمان ئیبراهیمی کتوتی فستیواڵی ئیتفا لە ئامستردام لە چاسک باشترین فستیواڵی داکیۆمنتی دنیا فستیواڵی ئیتفاە، ینی کەنی داکیۆمنتە داواقع. ئەگەر تۆ فیلمێکت ڕۆیشتە ئایتفا یا ئیتفا یا ئایتفای پێڵێن، ئەگەر فیلمێکت ڕۆیشتە ئایتفا وەکوەیە کە لە فیلمی داستانیا لە فیوچەر فیکشنە ڕۆیشتوێتە کەن، چونکە ئایتفاش گەورەترین جێگایەکە کە گەورەترین جێگایەکە تەلەڤیزیۆنەکان و کۆمپانیەکانی داکیۆمنت لەبێ لە بازاڕی ئایتفا کۆبنەوە یا ئیتفا کۆبنەوە بزانن چ شتایەکیان ئەکەن بە چەند خان. ئەلا مەسەڵەن یەکێکمانە لە ئێران بە مڵانی بەنێوی مێردادی ئۆسکۆیی هەم بۆ خۆی لە ئیتفا جایزەی وەرگرتووە، خەڵاتی باشترین فیلمی وەرگرتووە، هەم ئەوە کە ژووری بۆ ینی داوەر بۆ حەکەم بۆ لەنێو ساڵانێکی ترە لە ئیتفا لەبەر خاتری ئەو خەڵاتی کە لە ئیتفا وەرگرتووە و لە ئیتفا ناسراوە چەندین کۆمپانی جیهانی خەریکن لەگەڵی کارەکەن و کاتی سەرخورانی نیە بە دۆکیۆمنت بەس. ینی ئیتفا زۆر دەڵم گەورەترین ئیتفایە یا ئایتفای پێڵێن و هینە بۆ تامپرێ کراکۆفە چەندانە لەم فستیواڵەی ئەویش دیسان کە سەرچێکی سادە بکە بێست داکیومنت فیلم فستیواڵ لیستەکەیت بۆیانێ و ئەمانە بە سەرچی سادە ئەتوانی پێیانکەی بێست داکیومنت فیلم فستیواڵی تر هەمویان ئەزانی. کاک پژمانی ئیبراهیمی ئەگەر هەڵە نەبێت. کاک کاوەجان نازانم ئیتر کاتەکە چۆنە بێت، ئەگەری بێت تقریبەن گەشتونێتە نزیکی با بڵێن سەعات و 19 دقیقە. ئەگەر بتوانین لەو پرسیارانەی برادەران ئیتر من قسە ناکەم، من قسە ناکەم چەند پرسیار جواب بدەنەوە تا 1 ساعت و نیم دەتوانم تا بەیانیش جواب بدەمەوە، بەڵام لەبەر خاتر کە لە 1 ساعت 1 ساعت و نیم زۆرتر بێت بۆ فەیسبوک بۆ خۆی مانووکەرە بێت بۆ ئەو کەسانی کە بتوانن ئینی پێ بکەن. بە هەرحاڵ من ئەلان هەر پرسیارێک بێت جواب بدەمەوە دواوەشی تداخێن ئەو شتانی کە سەرەکی بوو ئاماژەم پێداوە. بەڵێ کاک پێشمان ئیبراهیم ئەڵێ زۆر سپاس بۆ وەڵامدانەوە، دەستم کرد جێگەی حاڵی بوو لە باسەکەتان. من بۆ فستیڤاڵی ئەو ساڵ دەچم و هیوادارم لەم هاوڕێیانەی ئێرە کەسانێک هەبن کە لە نزیکەوە یەک ببینین. ئێمەش خۆشحاڵین هەموو فیلمسازێکی کورد بگاتە فستیڤاڵە گەورەکانی جیهان.
زۆر پیرۆزبایی لێ یەکەم ئەگەر کاک پژمان فیلمی ڕۆیشت بێتە ئیتپاوە زۆر پیرۆزبایی لێ یەکەم ئەگەریش نا بۆ خۆی پێخۆشان بڕە بۆ فستیڤاڵەکە ئەتوانە بڕوە لەوێ کەسانێکە بینیت و ئاشنایی بێت ئەوەیش هەر دیسانەکە زۆر باشە لە ئیتپا ئەگەر بتوانێت بڕۆی بۆ فستیڤاڵەکە فیلمی باشە بینیت یعنی ئیتپا کۆگای کانگای فیلمی باشە کۆگای فیلمی باشە بەڵێ کاگاوان عومەری شەڵێ خەڵاتی باشترین بەڵگە فیلم لە بیکسکای پارەکەی $500 بوو بەڵام گرنگی ئەوە بوو کە بەشداری پێشبڕکێی ئۆسکار ئەکات بەڵێ ئەوە ئۆسکار کوالیفایە بەڵێ وایە ڕاست بەڵێ فیلم کوردی شتێک هەڵێ بەڵام وابزانم وەڵامت دایەوەی باسی کوردەکانەکات ئەڵێ فستیڤاڵێ 20 خول ڕۆشتووە بەڵام ناکامڵەوەی گرنگە ئاست و کاریگەری فستیڤاڵەکەیە بەڵێ بەڵێ تۆ وەڵامی ئەوە دایەوە نا ئەو بیسخولی هێشتا لە فستیڤاڵە زۆر هین نییە ینی نییە بەڕاستی فقط تەنها فستیڤاڵێک بۆ کە بڵێن مەسەرەن زۆر بەنێوبانگ بوو بێت و بە خولی کەمەوە دەوری کەمەوە شانگهای بۆ کەویش ئاماژەم پێدا زۆر پارەیان خەرج کردووە زۆر پارادە بەڵام مەسەرەن 20 خول یا 30 خول بەڕاستی شتێکی زۆری نییە لە سەروی چلەوە لە ئەوانەوە بۆ فستیڤاڵ گرنگ ئەبێت کە مەسەرەن چەند خول ڕۆژ بەڵام من زۆرتر بەبەستم ئەوە بوو کە فستیڤاڵێکە 2 خولای بە پێ ڕۆیشتووە هێشتا لە ئەوەڵەکانی کارێت تۆ ئەگاتەوە فیلمەکەت بنێری ئەوە بزانە ئەم فستیڤاڵە چەند پێوەرد ئەوێ بێتتر یەک چەندمی خولیەتی چەندمی دەورەتی بەرزە دوو چەند ڕۆژ بەڕەواچێت سێ شێوازی بەرەوە چوونەکەی چۆنە ئایا ئەرزی فیلمی هەیە ئایا بینەری هەیە باسی کە هەیە لەم ئەرزی فیلمە ئەوەش بە ئاماژە بدەم بە کۆتای ئێمە نازانین دۆستان و ئازیزان ئەم ئەرزی فیلمە ینی تیکت بلیت ئەفرۆشتە بۆ فیلمەکەی تۆ بۆ فستیڤاڵ بۆ فیلمەکەی تۆ ئەو تیکەتی فرۆشت بەشی تۆ ئەدات یعنی شاید فستیڤاڵ هەیەکە ئەڵە فیلمان نییە ینی بەش ئەسم پارە نادێت بەڵام فستیڤاڵەکە ئەڵە بەڵێ ئەمە دەبە خاتیەوە کە 3 ڕۆژ 3 جار ئەرزی ئەکەین ئەم فیلمە لەم 3 جارە هەرچەنە تیکەتمان برۆشت بوو بەشی تۆشت ئەنینە لاوە ئەمانش هەیە بە حاڵە فستیڤاڵ شتان ئەوانش زۆر باسی هەیە و تۆ ئەتوانیت لە پێش ئاسان تا بەیانش توان لەسەر ئەم باسانە دانە ئاماژەی پێ بدەم کە چتایەکە و چتایەک نییە یا باسایەکە بەڕاستی ئەلان ئەوەی زۆر ئەخایەنێ کە تۆ ئەتەوێت سناریۆکەت یا جێگایەک مەسا فیلمەکە دەوێت چۆن لە کۆپیڕایتەکەی ڕابگری ئەوەش دنیایەکی ئەوێتی ترە بۆ خۆی باسێکی ترە ببوورە کاکسەکە فەرموو بەڵێ کاکاوە من لێرە ناشفێڵ فیلم فستیڤاڵ ساڵ 56 شتێکی وایە بەخۆ بزە بەتاگەم بیرم نییە بینیم بەڵام ئاگام بیرم نییە ساڵی 2013 بوو یا 14 بوو من هەوڵمدا ڕێگایەکم خۆش کرد لەگەڵ کۆمەڵە برادرانی فستیڤاڵی دوهۆک و خانوێکی کە لە ڕێوە خانمەوە ئەیمان کرد لە برادرانی دوهۆک هاتن کۆمەڵی فیلمی کوردیان هێنا یعنی هەوڵماندا ئەو فیلمە کوردیانە لێرە وەکو پاشکۆیەک لە فستیڤاڵەکە یا پێشان بدرێت بەس من مەبەستە سەرەکیەکەم ئەوە بوو چونکە لێژنەیەک کۆمەڵێک لە فستیڤاڵی با بڵێن ئۆسکارەوە ئەهاتن لە هاڵیوودەوە ئەهاتن بۆ فستیڤاڵەکە سەیری ئەو فیلمانەیانە کرد فیلم هەڵبژێرن بزانن چی فیلمێک باشە و ئەو فیلمانی کە هەیە هەتاکو فیلم ڕێنمای تیا بوو فیلم ئەیجنتی تیا بوو هەتا کەمپەنی دیستریبیوشنی تیا بوو بەرهەمهێنەری تیا بوو ئەمانەیان تیا بوو حەزم کرد ئەو فیلمە کوردیانە دەواازەیەک بکرێتەوە بۆ ئەوەی ئەمانە ئەو فیلمانە ببینن کە ئەو فیلمانە زۆر بەشیان بەشداری فستیڤاڵیان کردبوو بەس باوەڕتە بێ هیچیان هەڵ نەبژان یەکێک لە گرفتە سەرەکیەکان ئەوەی کە هەموو لە فیلمی کوردی ئێمەیە تاکو ئێستاکەش هەیە بابەتەکانمان یونیڤەرساڵ نییە یعنی بابەتمان زۆرە ئەنفال یەک دنیا بابەتی تایە بەڵام چۆن دای ئەڕێژی ئەیکەی بە جیهانی ئەیکەی بە یونیڤەرساڵ وای لێ ئەەکەی لە هەموو وڵاتێک مەرغوب بێت حەزیان تێبێ بیانەوێت پارە بکات لە بازاڕەکانە کەمپەنیەکان بیکڕن ئەمە زۆر گرنگە ئەم خاڵە بەڵام ئەم خاڵە بە
بەداخەوە فیلمسازی کوردی ئێمە لی بئاگایە یعنی هەنێ کەسمان هەیە کەم بە وشیارانە ئیش لەسەر و چەمکاکەن ئەوەیەکێکە لە ناو فیستیڤاڵەکانە ئەکرێگە لێجار لێژنەیەک دێت گروپێک دێت ئەوانە دێن لە ناو فیستیڤاڵە و فیلمانە هەڵبژێنن اینجا بۆیە ئەو بایەخی کە جەنابتان باسان کرد زۆر زۆر زەرورە ئەو فیلمانە ئەگەنە چی فیستیڤاڵێک کام فیستیڤاڵ کام لەو فیستیڤاڵانەی کە ئاسیانەیە کە ئەو کەمپانیانە بۆی دێن ئەو گروپانە بۆی دێن ئەو لێژنانەی فیستیڤاڵە گەورەکان بۆی دێن ئەوە گرنگە زۆر ڕاست بەڵێ ئەزانێت یەک شتێک کاکسەر کەوت بەڕاستی ئەم فیلمانە ئەبێ شتێک بێت تایبەتمەندێکی تێ یعنی فیلمێک کە ئەڕواتە فەستیڤاڵێکەوە هەڵەبژێردرێت فستیڤاڵ هینی خۆی کریدیتی خۆی لەبەر خاتری دۆستی و بەرادەری و ڕەفاقەت و ئەمانە لەبین نابێت یعنی ئەبێ فیلمەکە شتێکی تیابێت ئەبێ فیلمەکە شتێکی تیابێت کە بڕواتە فستیڤاڵەوە بە هەروە بە سادگی هەڵی نابژێردرێت ئەو گرنگترین شت بۆی ئەوەیە کە فیلمی باش بێت لە فستیڤاڵەکەیە وەگەنە شاید زۆر لەگەڵشت هەڵسوکۆکیان جوان بێت زۆر لەگەڵت باش بن زۆر هین بێت بەڵام فیلمەکانتیان پێ باش نەبێت بەداخەوەی ماڵی نابژێت و ئەو باسە دوای بە عام فستیڤاڵەکە ئەمریکا زۆر فستیڤاڵی هەیە یعنی خودی ئەمریکا وڵاتی ئەمریکا زیاتر لە 300-400 فستیڤاڵی بەڵام بە عام زۆر لەنێو خۆیانە نێو فیلم ئەمریکایەکانە ئەسوڕێنەوە ئەگەر فیلمێک لە کەن مەسەلەن خەڵاتی وەرگرت بێت لە بەرنیز بەرلین ئەو وەختە تازە ئەیهێنن نێو فستیڤاڵەکان ئەرزیەکەن زۆر کەم بتوانن مەسەلەن یەکێک فستیڤاڵێک بڕوات لە چوزانم بە شێوازێکی ئاوا وەکو ئەوەی کە لە کوردستانەوە فیلمێک بنرێت و ئەبێ فیلمەکان زۆر پێ باش بێت کە هەڵی بژێرن و ئەرزی بکەن بۆ نیشانی بدەن بۆ فیلمی درێژەڵێن بەڵام بۆ فیلمی داکیۆمنت و بۆ فیلمی کورت تۆزە شتەکان ئاسانترە یعنی فستیڤاڵە ئەمریکایەکان بۆ فیلمی کورت و فیلمی داکیۆمنت زۆرتر فیلمەکانی دەرەوەی ئەمریکاش وەرەگرن لێرە ئەوەی کە من ئاگادار بم با بڵێن فیلمێ زۆر بەرهەم دێت یعنی خەڵک بکێ لەسەر جیفانی خۆی تر کەمپەنی ناڵێن کەمپەنی بەڵام خەڵکێکی زۆر هەیە لەسەر جیفانی خۆی کەنیسە یان جێگەکان یان شارەکەی یان ویلایەتەکە بڕێ پارەی بۆ سەرفەکە یان پارە کۆکاتەوە لێرە بەخۆبەخش پارە ئەدرێت یعنی من ئێسەمە بێ فیلمێ بکەم گۆفەندمی هەیە وێبسایتێکە لەوێ داواکەم کە خەڵکانێک دێن یارمەتی مەدەن مەرج نییە چاوەڕێی ئەوە بەر پاداش وەرگرن دوایە و فیلمە خێرکات اینجا فیلمێ زۆر ئەکرێت یعنی فیلمێکی زۆر زۆر خەیاڵی نازانم ڕێژەکەی زۆر زۆرە ئەتوانم بڵێم 5,000-6,000 فیلم ئەکرێت لە ساڵێکە بەڵام ئەم فیلمانە چەندی باشن ئەوانە باشن کە تۆ لە ئۆسکارەیان بینیت ئەوانە باشن کە تۆ لە گۆڵدن گڵۆبەی بەیان بینیت بەڵام هەموویان باش نین یعنی فیلمی تایە باوەڕت هەبێ با بڵێن لە کۆرەدەیەکی کوردستان لێکێک بێ فیلمێ بکات لەوە زۆر باشترە وەگەلێ جار تۆ سێرکە لە نێتفلیکس و لە ئامازۆن بەشێکی هەیە هەرزانە بە $10 شتێکی وایە بڕۆ لە سێری و فیلمان فیلم کە گەلێ جار لەو فیلمانە زۆرە بینی ئەمریکیشە ئێمە ئەمە ناکاتەوەی کە بڵێ فیلمی ئەمریکی هەمووی باشە ئجا ئەوە یەکێکە لەو هینانی کە با بڵێن فیلمێکی زۆرە کرێت بەڵام فیلمە زۆرەکە کامی ئەڕوات ئەمە ئەو خەڵکانەش ئەمە بەچی ئەزانن بە فرسەتی ئەزانن بۆی فیلمەکان بچێتە فیستیڤاڵە باشەکانەوە تاکو ئەگەر گەرکی لەوێ متمانەیەک بۆ خۆی دروستکە و پەیوەندی لەگەڵ کەمپەنیەکان ناکات بەڵام مەرج نییە ئەمان بەو مەبەستە بیکەن بڵێن فیلممان کردووە نەخێر ئەیان نەوێ بڕۆنە پێشەوە بەڵام نایانێ ئەو پۆزە لێدەن کە لایەبێ هاڵە هەوڵەدەن بە دوای ڕێگاکانە ئەڕۆن اینجا من یەک بۆچوونێکم هەیە حەزەکەم برادەران ئەوانەی کە ئێستا گوێیان لێ ئەوانەی کە وانەکەی کەی بەهاریان نەبینی با بیبینن کاکەوە بەڕێستان بینیتان من خۆشم بینی من خۆم تا ئێستا زیاد لە 11 جار جۆم لێگرتوتەوە سەیرم کردوتەوە ئەوە زۆر زۆر سوودمەندە بۆ فیلمسازی کورد ئەم وانەیەی کاکاوە
زۆر سوودمەندە، ڕێخۆشکەرێکی گەورەیە بۆ فیلمسازی کورد کە چۆن بتوانێ فیلمەکەی بە دنیا بگەێنێت، فیلمەکەی بڕاتە بازاڕەوە. ئێمە تا فیلمان نەچێتە ناو کەمپەنی بەرهەمهێنەر و دیستریبیوشن و پارە نەکات، کاکاوە ڕزگارمان نابێت لە دەستەوەی کە بێدەستمان کەینەوە حزبێک کەسێک یارمەتیمان بدا و فیلمێک بکەین. فیلم ئاوا ناکرێت، فیلم ئاوا دروست نابێت، سینەمای کوردی ئاوا دروست نابێت. سینەمای کوردی ئەبێ خۆی بۆ خۆی پارە پێیاکە. بۆیە ئەم وانانە زەرورن. وانەکەی بەڕێستان زۆر پێویست بوو، ئەوەی کاکەی بەهار زۆر پێویست بوو. ئەو ڕێگایانەیە چاوکردنەوەی فیلمسازی کوردە. بەداخەوە زۆر کەسمانی هەر لەوەی گاڵتەشیان پێمان بێت. ئێتر کاکاوە نازانم، زانم برادران کەسی پرسیارە شتێکی هەیە؟ وا بزانم کاکاواناڵێ بەڵێ وایە لە بیگ سکای پشتی فیلمسازە بوو لە پلیتی هۆڵەکان. ئەویان نازانم پەیوەندی بە چی پرسیارێکە و شتێکەوە بوو. ناوەکە کوتم بازە جێگایەک هەیە، فستیواڵێک هەیە کە بلیت ئەپرۆشتێت، تیکت ئەپرۆشێ، پارە ئەدات بە فیلمسازەکانیش لەبەر خاترەوە کە پارەیان دەرێناوە لە فیلمەکەی تۆ. ئەمە بەشێکە ئەمە ینی پێم وایە لەسەر ئەوە قسەی کردووە کاگاوارە. بەڵێ ئەبێ ئەوە بێت وایە. ئەگە پرسیارە شتێ بدە خزمەتە، ئەگەر ناکە دایخین نەماوە بزانم ئەگەر کەس پرسیاری نییە، پرسیارم نەبینی ئەوانەی کە هەبوو خوێنمەوە. پێشترانێ پرسیار هەبوو بەڵام دیار نەماون ئێستاکە، داوای لێبوردن ئەەکەم ئەگەر برادران بیانوێ پرسیارەکان بکەن ئەتوانن داینەنەوە. ئەگەریشیم بوو بن دوایی لەسەر فەیسبووکەکەی بینم ئەتوان بۆیان بنووسن جوابەکەی. ئەوەشیان زۆر باشە، زۆر سوپاس کاکاوەجان. ئەو سایتی فیاپیش دانن بۆ کە بیبینن، سیناندۆش دانم. سیناندۆ ئەگەر بتوان بڕۆنە ئەوێ پڕە لە کۆمپانی بڵاوکەرەوەی فیلم و لەگەڵ کەسانێک کە بتوان پەیوەندیان بێت. بەڵام ئیتر ئەوە لە سیناندۆ ئەبێ ئەکاونتەکەی تۆزێک شارژێکی بکەنەوە، پارەیەکی ئەوێت نازانم $70 $100 بۆ ساڵانە پێم وابێ. بەڵێ کاکاوە گیانتر نازانم لە کۆتاییە چیت هەیە بۆ ئەوەی کۆتایی بەوانەکەمان بێنی، چونکە گەشتۆتە نزیکەی سەعات و نیوێک 3 دەقەش لای داوە. لە کۆتاییە هەر هیوادارم کە هەمووتان سەرکەوتوو بن، هەر کەسەکەم لایبا بینێت یا دوای ئەیبینە سەرکەوتوو بێت. ویستم ئاماژە بە خاڵێکی زۆرگرین بکەم، ئەوش ئەوەیە کە تۆ ئەگەر فیلمەکە دروست کرد تازە ئەوەڵی ڕێیەکەیە ئەبێ فیلمەکە چۆن بڵاو بکەیەوە. ئەگە ئەم دایبەت دیبێت تقریبا ئەو شتانەی کە سەرەکیە ئاماژەم پێداوە. یەک یعنی بە کورتی بڵێم کۆمپانیەک پێیا بکە و بڵاوکردنەوەی فیلمەکەت کە ئەو ئیشی ئەوە بێت. ئەوە نەبوو، دووەمین کار ئەوەیە کە تۆ بۆ خۆت لەگەڵ فستیواڵەکان لەگەڵ خۆیانە بێت پەیوەندیت بێت، سابمیشنی خودی فستیواڵەکە لەسەر سایتەکەی خۆی. سێوەم ڕێگا ئەو حاڵەتە بوو کە فیلم فریوێ ئەوانە داناوە کە ئەسان پێم باش نییە، بەڵام ئەوەشە ڕێگایەکە ئیتر. زۆر سپاس کاکسەرتۆگیان. چاوەکەمی دەستەکان و خۆشبێ کاکاوە گیان زۆر سپاس. ئازیزان بەمان بەخشن لەکەم و کوڕی لە هەر شتێکە گەر لە لایڤەکەی ئەمڕۆمانە هەبوو بێت، بەڵام هەر هەوڵماندا لەگەڵ کاکاوەی هەر چۆنێ بێ بەم ڕێگایەش بێ هەر سوودێ بگەێنن. پێم وایە زۆر باش بوو، زۆریش خۆش بوو، بەتام بوو. کاکاوەی گیانی ترە توانی لای خۆتەوە کۆتایی بە لایڤەکە بێت. زۆر سپاس، شەو خۆش، هەر چزان ڕۆژ باش، شەو باش.